جوانترین و ڕازاوەترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە دووبارە لەگەڵ هاوڕێی هاوکارم هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەنامەی خۆتان واتە ئێمە و بینەرە. بەڵێ عزیزان لەلای میشە و سڵاتان لەبێت، هیوادارم کە لە هەر شوێیەکان ساغ و سڵامەت بن و مەجالی ئەوەشتان هەبێت تا بە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەش بینەر و بیسەرمان بن هەروەکو ڕواڵی هەموو هەفتە ئەم بەرنامەی چەند بابەت و چەند نامەی ئێوەی ئازیز کە ناردووتانە لە خۆ دەگرێت. هیوادارین کە بەدڵتان بێت و بەدڵتان بێت و کەڵکی پێویستیشی لێوەربگرن. نروخای ئاسماومی پیر پێیەش بوو کە سۆمای لە چاو و باوکان ڕاوە بەرۆکی پیرەدایکان دادڕاوە وتەن قەوم و کەس و کار وتەن هۆی ژین و ژیوار وتەن ئامێز و دەیەڵدار وتەن بۆ دەمرمەم جار كوندي شوم لبوندي كرد خياني كجنزي كرد جاوزي ونيل خياني وتنجان ودريدايا وتندين المايا سيدين الخبيمايا لبينا وتندايا كنت هالبراو ويران بيفرب هلولو شخص ريم برزان نابرم وتن قوم قسوكار وتن هوي جيل جيوار وتن آمز وديالدار وتن بوتن ممزار هەروەک ئاگادارن 19 مانگی گوڵان ساڵڕۆژی لە سێدارەدانی فەرزادی کەمانگەر و هاوبەندەکانی بوو. ئەمساڵ لە کاتێکدا یادی ئەو ئازیزانە دەکەینەوە کە کۆمەڵگەی ئێران و کوردستان لە درێژەی ڕاپەڕینی خۆیاندا دژ بە دەسەڵاتی جەنایەتکاری کۆماری ئیسلامی لە هەمان کاتدا کە هەنگاویان بۆ پێشەوە ناوە لەگەڵ دەستگای سەرکوتی کۆماری ئیسلامی ڕوبەڕوو بوونەتەوە.
ڕژیمی کۆماری ئیسلامی بە پێی ناوەڕۆکی دژبەژن کە بناغەی بیر و باوەڕی لەسەری دامەزراوە، بە پێی ناوەڕۆکی دژی ئینسانی، بە پێی سیاسەتێک کە بناغەکەی لەسەر دیکتاتۆریەت و چاوترسێنکردنی خەڵک دامەزراوە، 14 ساڵ لەمەوبەر فەرزاد کەمانگەر، عەلی حەیدەریان، شیرین عەلەمهولی، فەرهاد وەکیلی و مێهدی ئیسلامیان سەرەڕای ناڕەزایەتی دەربڕینێکی جەماوەری لە ئاستی کوردستان و ئێران و جیهان بڕیاری ئێعدامی ئەم تێکۆشەرانەی بەڕێوەبرد. بەڵێ ئەمیر، لەناو ئەم گیانبەخت کردووانەدا فەرزادی کەمانگەر بە تایبەت سیمایکی ناسرا و خۆشەویستی جەماوەر بوو. فەرزاد کەمانگەر لە ساڵی 1355 لە شاری کامیاران لەدایک بوو. دوای وەرگرتنی دیپلۆم بۆ ماوەی 4 ساڵ خەریکی کاری وەنەوتنەوە لە جێهاتەکانی کامێران بوو. دواتر لە بابەتی دەروونناسی زانکۆی پەیامنووری شاری سنە درێژە بە خوێندندا و دوای تەواوکردنی زانکۆ سەر لە نوێ گەڕایەوە بۆ کامێران و پەروەردە و بارهێنانی ئەو منداڵانەی کە ئەوئیندارانە خۆشی دەویستن درێژە پێدا. فەرزاد لە مانگی پوشبەڕی ساڵی 1385 لە سەفەرێکدا بۆ تاران لەلایەن مامورانی ڕژیمەوە گیرا و تا کاتی گیانبەختکردنی بەردەوام لە ژێر ئەشکەنجە و ئازاری جەستەیی و ڕۆحیدا بوو. فەرزاد لە هەموو دەورانی بازجووی و ئەشکەنجەدا نمونەی قارەمانێکی خۆڕاگر بوو. بەڵێ فەرزاد تەنیا معەلیمێکی شۆڕشێر نەبوو، بەڵکو نمونەی ئینسان دۆستێک بە مانای واقعی وشە بوو. ئەو عاشقی منداڵان، پارێزەری مافی ژنان، هاوخەباتی کرێکاران و دوژمنی ستەمکاران و چەوسێنەران بوو. فەرزاد ئەدیبێکی خۆشسەوق و خاوەن شێوەی تایبەت بەخۆی بوو. فەرزاد شۆڕشگێڕێکی سۆسیالیست بوو. ئەو ئەوەندەی کە دڵی لە لای مناڵانی بێبەشی ئاوایەکانی دواکەوت و ڕاگیراوی کوردستان بوو، بیری لە مناڵانی پایتەختی پاپەتی حاشیەی شارەکانی ئێران و مناڵانی سەرشەقام لە برێزیل و هندستان و کیژۆڵەکانی قوربانی باندەکانی بازرگانی سێکس لە تایلەند و فیلیپینیش دەکردەوە. فەرزاد تەنیا بیری لەم خوێندکارانی کە لەسەر کلاسەکەی خۆی بوون نەدەکردەوە، ئەو بیری لە هەموو ئەو مناڵانەی کە تەنانەت مەدرسەیەکی ژێر کە پریشیان دەست ناکەوێت، بیری لە بە سەدان ملیۆن منداڵ لەسەر تاسەری جیهان دەکردەوە کە لە مەدرسە و لە خوێندن بێبەشن. ئەمانە ئەم ڕاستیانن کە ڕەفتار و کردار و وتەکانی فەرزاددا ئەیان بینی. نووسراوەکانی بۆ دیفاع لە خۆی کە لە زیندان لەژێر ئەشکەنجەدا نووسیوێتی ئەو نامانە کە بەکەلێن و کە لەبەری زیندانەکەیدا ڕێگای دەرەوەیان دۆزیوەتەوە تا ئەو ڕاستیانە بە ئاشکرا ببینی. فەرزاد بە جۆرێک بە ناخی خەڵکدا ڕۆچووە کە هەر کەسە و دەیەوێت بە جۆرێک ڕێز لە یاد و بیرەوەری ئەم تێکۆشەرە شێلگیرە بگرێت. هەر ئێستا زۆرێک لەو کەسانی فەرزادیان خۆش دەویست منداڵەکانیان ناو دەنێن فەرزاد. خەڵکی کامیاران سەرەکی ترین چوارڕایانی شارەکەیان بە ناوی فەرزاد کردەوە. فەرهاد وەکیلی یەکێکی تر لە گیانبەختکردووان بوو لە دایکبووی شاری سنە و باوکی 3 منداڵ و جێگری پێشووی مدیری ئیدارە کەشاوەرزی ئەم شارە بوو. ئەو لە مانگی گوڵانی ساڵی 1386دا گیرا و چەندین مانگ لە زیندانەکانی سنە، کرماشان و تاراندا کەوتە بەر ئەشکەنجە و ئەزیەت و ئازار. فەرهاد وەکیلی لە نامەیەکدا کە لە زیندانەوە نووسیوێتی دەڵێ لە بێدادیەکی 10 دقیقەیدا بە ئیعدام محکوم کرام، بەڵام ئەگەر ڕۆژێ 10 جار ئیعدام بکەن و دیسان زیندوو بمەوە سەر لە نوێ هاوار دەکەم ئازادی. عەلی حەیدەریان لە دایکبووی شاری سنە بوو. هاوکات لەگەڵ فەرهاد وەکیلی گیرا و کەوتە ژێر توندترین ئەشکەنجە و ئەویش لە بێدادگایەکی 10 دقیقەیدا لە مانگی سەرماوەزی 1386 بە تاوانی ئەندامەتی لە حزبی کرێکارانی کوردستان بە ئیعدام محکوم کرا. شیرین عەلەمهولی ئاتەشگا لە دایکبووی ساڵی 1360 لە ئاوایی دیمی خشلاق هەڵکەوتوو لە دەوروبەری شاری ماکۆ بوو. شیرین لە ساڵی 1387 لەلایەن هێزەکانی سڵاتی سباوە گیرا و دوای 21 ڕۆژ گواستیانەوە بۆ ئەشکەنجەگایەک لە تاران. ئەو دوای تێپەڕکردنی ساڵێک و 9 مانگ زیندان لە گرتوخانەی ئێڤین لە ڕۆژی 8 سەرماوەز هەر ئەو ساڵە بە تاوانی ئەندامبوو لە ڕێکخراوی پژاردا حکمی ئیعدامی بەسەردا سەپا. مێهدی ئیسلامیان خەڵکی شیراز بوو. ئەو لە مانگی خاکەلەوەی ساڵی 1387دا گیرا بوو. ئەو
لەبەر ئەو تۆمەتانەی کە لە بنەڕەتدا ئاراستەی برای گیانبەخت کردووی واتە موحسن ئیسلامیان کرابوو دەکەوێتە بەر غەزەبی قازی و لە بێدادگای کۆماری ئیسلامیدا بە ئیعدام محکوم دەکرێت. لە ساڵیادی گیانبەختکردنی فەرزاد و هاوڕێیانی هاوبەندی علی حەیدەریان، شیرین عەلەمهۆلی، فەرهاد وەکیلی و مهدی ئیسلامیاندا هەزاران سڵاو و درود دەرێنین بۆ گیانی عەزیزیان و بۆ بنەماڵە سەربەزەکانیان و نەفرەت و بێزاری خۆمان لەو جنایەتەی ڕژیمی کۆماری ئیسلامی دەردەبڕین. خوێنی ئەو ئازیزانەش تێکەڵاوی خوێنی ژینا و دەیان لاوی جوانەمەرگ بوو کە لە ڕەوتی شۆڕشی ژینادا بەدەستی ئینسان کوژەکانی کۆماری ئیسلامی گیانیان بەخت کرد. بەڵێ ئەعدامی و خەباتکارانە لە بارودۆخێکدا بەڕێوە چوو کە شەپۆلێک لە ناڕزایەتی لە ئاستی ئێران و جیهان دەژبات دەرکردنی حکمی ئەعدامەکەیان کەوت بۆڕێ. ئەگەر چی کۆماری ئیسلامی وەڵامی ئەو ناڕزایەتیانەی نەدایەوە، بەڵام هەر لە ڕۆژی ئەعدامی ئەوانەوە هەستی بە تووڕەی خەڵکی کوردستان دەکردووە لە کاردانەوەی خەڵک ترسا بوو. هەر بۆیە تەرمی گیانبەخت کردوانی هەرگیز نەدایەوە بە بنەماڵەکانیان. 4 ڕۆژ پاش ئەوەی ئەدامانە بوو کە مانگرتنی گشتی خەڵکی کوردستان لە ناڕزایەتی بەم جنایەتەدا شکلی گرت. ڕۆژین بە خەیاڵی خۆی لایوا بوو کە بە ئێعدامی 5 خەباتکاری سیاسی کەش و هەوای ترس و تۆقاندن زیاتر پەرەپێدەدات و خەڵکی کوردستان بێدەنگ دەبن. بەڵام مانگرتنی گشتی ڕۆژی 23 گوڵان وەڵامی خەڵکی کوردستان بەو خەیاڵە خاوەی سەرانی ڕژیم بوو. بانگەوازی کۆمەڵە بۆ مانگرتنی گشتی لەم ڕۆژەدا لەگەڵ پشتیوانی و هاوڕێتی حیزب و هێزە سیاسیەکانی کوردستان و لەگەڵ پێشوازی بەرینی هێزە چەپ و کۆمۆنیستەکان لە ئێران بەرەوڕوو بوو. بەڵێ لەم ڕۆژەدا کوردستانی یەک پارچە تاحتیل کرا. کرێکارانی کارگەکان و ناوەنجەکانی بەرهەمهێنان و خزمەتگوزاری مانیان گرت. کاسبکار و بازاڕیەکان دوکانەکانیان داخست. کارمەندانی ئیدارە دەوڵەتی و خصوصیەکان نەچوونە سەر کارەکانیان. خوێندکاران، مەعەلیمان و مامۆسایانی زانکۆ کلاسەکانی دەرسیان تاعتیل کرد. بەم جۆرە هاوپشتێکی گشتی لە ناڕزایەتی بە کوشتنی بەندکراوانی سیاسی شکڵی گرت. ئەم حرەکەتە گشتیە نیشانیدا کە ئێعدامی فەرزاد کەمانگەر و هاوڕێیانی نەتەنیا خەڵکی کوردستانی چاوترسێن نەکردووە، بەڵکو ئێرادەی گشتی ئەوانی بۆ خەبات لە دژی ئەم ڕژیمە و خۆڕاگری بەرامبەر بە سیاسەتی سەرکوتگەرانەی پتەوتر کردووە. ئەم ئەزمونە بۆ جارێکی دیکە دەری خست کە مانگرتنی سیاسی گشتی شێوازێکە لە ناڕزایەتی دەربڕین کە تیادا دروشم و سیاسەتەکان لە ڕێگەی جەماوەرەوە دەبنە هێزێکی مادی. ڕێگایکە بۆ ئەوەی کە ڕژیم دەنەبەردێکی درێژماوەدا ماندوو بکات و هێزی سەرکوتگەری لە کار بخات و جەماوەر دەرفەتی ئەوەی هەبێ خۆی بۆ هەنگاوەکانی دواتر ئامادە بکات. خەڵکی کوردستان بە بەکارهێنانی تاکتیکی مانگرتنی گشتی ئیمکانی جموجۆڵیان لە هێزە سەرکوتگەرەکانی دوژمن زەوت کرد و ڕێگای پوچەڵکردنەوە و ناکارامەکردنی سەرکوتگەری ئەم هێزانەیان بە خەڵکی ئازادیخوازی ئێرانیش نیشاندا. بەڵێ یادیان هەزاران جار بەخێر بێت و ڕێگایان پڕێبوار بێ. ئێمە لەم بەشەدا بۆ یادی ئازیزی فەرزاد کەمانگەر و هاوڕێیانی پەخشانێک دەخوێنینەوە کە هاوڕێ محەممەد قادری بۆی نردوین. نووسێتی ئێوەی ئازیز گیانی خۆتان کردە قەڵغانی بەرگری و خۆڕاگری، نەتەنیا چۆکتان بۆ دوژمن دانەدا، بەڵکو بوونە سمبولی دلێری و ئازادگی. ئەگەرچی دژمنی گەمژە و جانی بەتەما بوو بە سەپاندنی حکمی مەرگ بیری ئازادی و سربەستیتان لێزەوت کات و تەوەژمی ترس و تاریکی بەسەر جەستەی ماندوو و پڕ ئازاری تێکۆشانانی ڕێ ئازادیدا بپڕژێنێ، بەڵام ئێوەی فیداکار و لە خۆبردوو بە گیانی ئازیزی خۆتان و ڕسوایی و شەرمەزاری مێژوویتان بەسەر کۆماری جەهل و جەنایەتدا سەپاند. مەرگی پڕ لە شانازی ئێوەی نەمر نەتەنیا ڕێبوارانی ڕێخەباتی چەوساوە و هەژارانی نەتاساند، بەڵکو بڵێسەی ئاگری شۆڕشی لە کوردستان و لە ئێران جارێکی تر سەر لە نوێ گەرمتر داگیرساند. یادی ئازیز و نەمرتان بەرز و بەڕێز بێت و شکۆدار بێت. زۆر سپاس بۆ هاوڕێم محەممەد بۆ و بەخشانە شعری کە نردبووی بۆ ئێمە بینێران بەم بۆنەوە. با بچین ناوبڕێک ببینین، دواتر دێنەوە بابەتێکی دەست بدەکەین. پرسن دەخاتە سەردی خوێندەواران دێنە دەر ڕێی مەکتاب دەگێنە بەر
دنيو كومالي مالان بو خوێندنی منداڵان ماڵێکی زۆر وێرانە کراوەتە قوتابخانە کاکی مدیر بەیانی بەر لە خوێندەوارانی ئەڕوات و لەو بەردەرگا ماوەی هاتوو چوو دەکا ڕەوشتی کاکی مدیر لاوی ژیر و ڕوشندیر لە نێو دڵی خەڵکی دێ بە جوانی گرت و یەجێ یاری هەژارەکانە هیوای نەدارەکانە لاوێکی جوان و ڕووخۆش کوردی وێژ و کوردی پوش بەڕاستی خەڵکی ئەوێ یانیان بۆ مدیرەوێ بەڕاستی خەڵکی ئەوێ یانیان بۆ مدیرەوێ لە پەنجەرەی پرتووکاو تیشکی خۆرەداتە ناو مامۆستا وەکو جاران ئەڵێ بە خوێندەواران ئیسان ڕۆژی شەمایە ڕۆژی پرسینەوایە وریات و هەستە سەر پێ دەرسی پێشۆم بۆ بڵێ ئاوێنەیکی بێوەکتی پێوێنەیکی تێوەکتی لە ئەلفەوە تاکوویێ هەرچی دەزانی بێڵێ وریابی نەکاتەوە وەڵامی ئەداتەوە ئاوێنەی ئاوارە ئاواتی ئەو هەژارە بێ وێنەی برسیەتی پێ بە وێنەی پێپەتی تێوەکو تاڵیژین تاریکی و تێکۆشین کاتیش تێ نازانێ بۆ منداڵان ڕوانێ نون بە وێنەی نەدار هێ بە چەشنی هەژار مامۆستایان ئەو دەستێ بەرامبەریانەوەستێ ئەڵێ بەسیەتی تر دەستکەینە باسێکی تر تاکەی دەرسی دڵتەنگی تاکەی دەرد و بێدەنگی ئیتر لایەن بین لەبیر ڕووکەی نەڕاو تەکبیر منداڵەکان ماوەتە بن دەرسی تازە گوێ دەگرن بێدەنگی قوتابخانە پڕ دەبێ لەم شانە ئاوێنەی ئازادی. حوتوی ڕابردوو گزارشی چۆنیەتی قەتڵی نیکا شاکەرەمی لە رادیۆ BBC بڵاو کرایەوە. لەم گزارشەدا سەنەدێکی مەحرەمانە لە دەستگای ئەمنیەتی کۆماری ئیسلامی خراوەتە ڕوو کە تێیدا باس لە چۆنیەتی دەستگیری ئەزیەت و ئازار و دوای کوشتنی ئەم کچە لاوە دەکات کە بەڕاستی زۆر وحشتناکە و بیستنی ویژدانی هەر ئینسانێک ئازارەدات. لەم بارە و بینەرێکمان کە خۆی بە یادی نیکا هەر بەو ناوە ناساندووە لە نامەکەیدا نووسیبێتی دوای بڵاوبوونەوەی ئەم گزارشە لەلایەن BBC-ەوە هێشتا بەداخەوە کەسانێکن کە بە دوای ڕاستی و دروستی ئەم گزارشەدان کە ئایا دەکرێت باوەڕی پێ بکرێیان نا. من خۆم زۆر متمانەم بە BBC نییە بەڵام باوەڕ بەم گزارشە ئەەکەم. هۆی سەرەکی ئەم باوەڕی من تەنیا گزارشی BBC نییە. ئەم دەستگایە کەیفی خۆیەتی چۆن ئەم سەنەدە نەهێنیەی دەستکەوتووە چه ئیسفادەیەکی لە دەرخستنی ئەکات. هۆی باوەڕی من ناسینی دەسەڵاتی سیاسی لە ئێرانە. دەسەڵاتێک کە کارنامەی 45 ساڵ تەمەنی پڕە لە جەنایەت کە ئەگەر بەم هەوێ باسی جەنایەتەکانی کۆماری ئیسلامی بکەم نەتەنیا ساعاتەکان تەنانەت ڕۆژەکانیش مەجالی دەوێت. هەڵبەت زۆریش پێویست ناکات چون ئەوەندە ئەم جەنایەتانە ئاشکران کە لە مێشک و زەینی هەر کەسێکدا بەیاگانی کراوە تاکاتی خۆی. بەڵێ نیکا لە ئەدامەی نامەکەیدا دەڵێ ئەگەر ئەم سەنەدەش نەبووایە ئاشکرا بووکە نیکا و سەدان لاوی تر بە شێوەیەکی دڕندانە لە شۆڕەشی ژینادا ئەزیەت و ئازارزراون و دوایش کوژراون. پێش نیکا ژینایان کوشت و دوای ئەویش زۆر کەسی تر. لە هەموو ئەم جەنایەتانەدا کۆماری ئیسلامی خۆی لێگێل کرد و بە ئیمکاناتێک کە هەیەتی هەوڵیدا تا ڕاستیەکان پێچەوانەکاتەوە. بۆ خستنە خوارەوەی فڕۆکەی ئوکراینی وابوو، بۆ ژینا وابوو، بۆ نیکا و سەدان و هەزاران کەسی تر هەروایان کرد. بەڵام ڕاستیەکان سەرنجام ناشاردرێنەوە. هەر بۆیە من لام وایە ئەم گزارشە ڕاستە. بەسپاس لە نیکای ئازیز بۆ ناردنی ئەم نامەیە.
چاوخشاندنێک بە کۆی گشتی کردەوە سەر کۆتگەریەکانی دەسەڵاتی ئیسلامی لە دژی خەڵک ئەم خاڵە جەوهەریە پتر ڕوون دەکاتەوە کە چڕبوونەوەی سەرکوت لە کۆماری ئیسلامیدا بڕیاری سەرەکی بەرپرسانی نظامی ئیسلامیە بە مەبەستی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ جەماوەری خەڵکی ئێرانێکە خەریکە ئاخێزێکی شۆڕەشگێرانەی بەرین و پڕ جۆش و خڕۆش ئەزموون دەکات. ئاخێزی شۆڕەشگێرانەی ژینە نەک هەر بووەتە هۆی پێکهاتنی شۆڕشێکی فەرهەنگی لە وڵاتدا، بەڵکو بە پەرەسەندنی بزوستنەوەی ژنانی ئازادپۆش و هاو ئاراستەبوون لەگەڵ بزوستنەوەی جاواکاری تەوەرە و بزوستنەوەی نان و یەکسانی بناغەکانی فاشیزمی ئائینی و سیستمی سرمایی خستۆتە لەرزە. لەسەر ئەم بنەمایەکە دەسەڵاتدارانی ئیسلامی گەیشتوونەتە ئەو بڕوایە کە ئەگەر لە بەرامبەر ئەم ئاخێزە شۆڕەشگێرانەیەدا هەنگاوێک پاشەکشە بکەن، ئەمپراتوریە سەدەی نێوەڕاستیەکان بە هێزی یەکگرتووی جەماوەر هەڵدەوەشێنێتەوە. ئەوان زۆر باش تێگەیشتون کە بزوستنەوەی ژینە بزوستنەوەیەکەکە تەواوەتی کۆماری ئیسلامی کردووەتە ئامانج، بۆیە دەست لە هیچ جنایەتێک ناپارێزن. بەڵام ئەم جەنایەتە لەوانە کوشتنی نیکا و نیکاکانی تر قەت فەرامۆژ ناکرێ و بێگومان بزوستنەوەی شۆڕەشگێرانەی ژینە بە پەرەدان بە داخوازیەکانی تۆڵەی خوێنی بە ناحەق ڕەژاوی ئەوان دەکاتەوە. یادی نیکا و هەموو گیان بەخسکردوانی بزوستنەوەی ژینە بەرز و بەڕێز بێ. بەڵێ لە کۆتایی ئەم نامێدا دووبارە لێرە پارچە شێعرێکەیە بە یادی نیکا شاکەرەمی جوانەمەرگ. ئەی غونچەی تازە پشکوتووی باخچەی ئازادی، ئەی پەپولەی باڵسووری شەیدای سەربەستی، ئەی نیکای گەنجی تازە پێگەیشتووی جوانەمەرگ. کەمتیارە دڕندە و لاشخۆڕەکان هەرکە زانیان هەڵسوڕاوێکی جەسوور و بێباکی بەسەر شان و ملی جەماوەری خڕۆشاوی ناو کوچە و مەیدان و شەقامی شاردا، لە پۆڕای ڕاسان و خڕۆشانی شۆڕشە مەزنەکەی ژن ژیان ئازادیە، وەکو ڕابەر و هەڵسوڕێنەر وە ڕێکخەر دەردەکەوێ و خۆنیشان ئەدەی. وێنەی ژینای جوانەمەرگ بۆ کوشتنت پیلانی گڵاویان داڕشت، کاتێک زانیان لەو تەمەنە گەنجیەدا، دڵە گەورەکەت بۆتە جێژوانی ئاشقانی وەفادار، بۆتە هێلانەی مەلە سەر لێ شێواوەکان، دەنگە ڕەساود لێرەکەت جەرگی هەوری ڕەش و چڵکن ئەدرێنێ، سۆمای چاوە گەشەکانت لە ناو تەم و تاریکی و شەوە زەنگە، چەشنی تریفەی مانگەشە و ڕووناکی دەپژێنێ. هاتن بە پیلانی گڵا و خوێنیان ڕشتی، بەتەما بوون مەرگی ناجوان مێرانەت بکەنە بەسەرهاتێکی گوماناوی خۆکوشتن، بەڵام مەرگی ئاشقێکی سەودا سەری ئازادی وەکوتۆ و هەزاران ئاشقی وەفاداری تر لە بەرچاوی هەموو خەڵکی ئێران و جیهان شەرمەزار و ڕیسوای کردن. سەرکەوتوو بێت شۆڕشی ژن ژیان ئازادی. یه دل میگه برم برم، یه دلم میگه نرم نرم، طاقت نداره دلم دلم، بی تو چه کنم، پیش عشقی زیبا زیبا خیلی کوچیکه دنیا دنیا، با یاد تو هم هر جا ترکت نکنم. سلطان قلبم تو هستی تو هستی، دروازه های دلم را شکستی، پیمان یاری به قلبم تو بستی، با من پیوستی. اکنون اگر از تو دورم به هر جا، بر یار دیگر نبندم دلم را، سرشارم از آرزو و تمنا.
جنایەت لە غەزە و کەرتی ڕۆژاوا بەردەوامەوە نەتانیاهۆ لە نوێترین لێدوانیدا بەڕوونی ڕایگەیاندووە ئەگەر ئاگر بەستیش ڕابگەێنرێت و دیلەکانی ئیسرائیلیش ئازاد بکرێن سەربەرزانی ئیسرائیل هێرش دەکەنە سەر ڕەفە کاڵبەت ئەم کارەشی کردووە. وڵاتانی ڕۆژاوا بە هاوکاری کامێرای میدیای سەر بە خۆیان هەوڵ دەدەن منداڵ کوشتن و تاوانە جەنگیەکانی ئیسرائیل لە غەزە و کەرتی ڕۆژاوا لە چاوی کۆمەڵگای نێودەوڵەتی بشارنەوە، بەڵام لەم کارەدا سەرکەوتوو نەبوون. ئێستا ڕوبەڕووی ناڕەزایەتی خوێندکاران لە ئەمریکا، کانەدا، ئوروپا و تەنانەت ژاپۆنیش بوونەتەوە. سەرکوتکردنی ناڕەزایەتی ئاشتیانەی خوێندکاران لەلایەن هێزەکانی پۆلیسی ئەو وڵاتانی کە بێگومان پشتیوانی لە ئیسرائیل دەکەن و دەست بە سەرکردنی ژمارەیەکی زۆر لە خوێندکاران کە تاکە چەکیان دروشمی دژە شەڕ و دژی کوشتنی ئینسانە لە پەرەسەندندایە. ئەم ڕووداوە نیشان ئەدات کە لەمە بەدووە بیر و ڕایگشتی تەنیا لە دەستی زلهێزەکانی دنیای سەرمایەدانیە تا بە کەیفی خۆیان پاساو بۆ جنایەتەکانیان بێنن. بەڵێ لەم ناوەدا مێدیاکانی کۆماری ئیسلامی بە ڕاپۆرت و نووسراوەکان و لەسەر ئاستی تۆڕە کۆمەڵایەتیەکان بێ شەرمانە دەیانەوێت ئیشارەت بەوە بدەن کە ئەوەی کە پۆلیس لە وڵاتانی ڕۆژاوا دژ بە خۆپیشاندەران دەکات زۆر دڕندانەترە لە کۆماری ئیسلامی لە دژی ناڕزایەتی خەڵکی ستەم لێکراوی ئێران دەکەن. بەم جۆرە بەنیازە سەرکوتگەری خۆی بشارێتەوە. لە کەناڵێکی تەلەڤیزیۆنی کۆماری ئیسلامی ئێران بەراوردکردنیان لە سەرکوتکردنی خوێندکاران لە ئێران و ئەمریکا ئیشارەت پێداوە و ویستیان ئەو ئەنجامە بگەێنن کە لە ئێران پۆلیس تەنانەت یەک جاریش نەچوێتە ناو کەمپی خوێندکاران. لە کاتێکدا هێزەکانی پۆلیسی ئەمریکا چوونەتە زانکۆی کۆلۆمبیا و بە لێدان خوێندکارەکانیان دەستگیر کردووە. بەم جۆرە مێدیای ئێران لە پشت ئەو شتانەی لە ڕۆژاوا ڕوودەدەن بە ئەنقەز دەیەوێت تاوانەکانی کۆماری ئیسلامی لە زانکۆکانی سەرتاسەری وڵات کەم کاتەوە کە بە درێژای دەسەڵاتی کۆماری ئیسلامی بەردەوام بووە. ئەوەی مێدیای سەر بە کۆماری ئیسلامی دەیکات بێگومان هۆشداریەکە بۆ جەهاتووی بزوستنەوە و ڕاپەڕینی جەماوەری. لە ئێستاوە خەریکە زەمینە خۆش دەکات بۆ سەرکوتکردنی ناڕزایەتی گەنجان و ژنان لە دژی سیاسەتەکانی خۆی. بەڵێ ڕاستیەکەی ئەوەیە کە ئەوەی لە بزوتنەوەی خوێندکاری لە وڵاتانی ڕۆژاوا ڕوودەدات کاردانەوەی مرۆڤ دۆستانەیە بەرامبەر بە جنایەت لە خاکی داگیرکراوی فلستینە. ئەگەر لەسەر ئاگربەستی هەمیشەی و کشانەوەی هێزەکانی کوشتنی بە کۆمەڵی ئیسرائیل ڕێک بکەون چڕی و گشتگیری ئەم ناڕزایەتیانە کەم دەبێتەوە. بەڵام شەڕی دەسەڵات لە ئێران لەگەڵ خەڵک کۆتایی نایەت، چون ناڕزایەتیەکان لە ئێران دژی بوونی کۆماری ئیسلامی و سیاسەت و یاسا دژە ئینسانیەکانی دەسەڵاتەوە تەنیا کاتێک کۆتایی دێت کە حکوومەتی ئاینی فاشیستی بڕوخێندرێت. ئەمیر کاک شاڕۆخ لە شاری سنەوە لە نامەیەکدا هەر کە بە بابەتی پێشومانەوە مەربوتە بۆمانی نووسیوە کە زۆر کەس سەریان سوورماوە لە ڕەفتاری توند و تیژی پۆلیسی ئەمریکا لەگەڵ خوێندکاران، بەڵام نابێ سیر بێ. ئەوە کاری پۆلیسە. پۆلیس هێزێکە بۆ پاراستنی نەزمی کۆمەڵایەتی، ئەلبەت نەزمێکە خزمەت بە چینی باڵا دەست دەکات. لەسەر بنەمای ئەمەش ڕۆڵی پۆلیس پاراستنی دەسەڵاتی باڵادەست و پاراستنی بەردەوامی بەهاو نۆرمەکانیەتی. کاتێک مبارزەی ڕەشپێستەکان لە ئامریکا بۆ دژایەتی لەگەڵ ئاپارتاید لە جەریاندا بوو، نەزمی چینی باڵادەست کە مەسلحەت و بەرژەوەندی لە پاراستنی سیستمی ئاپارتایدا بوو، چینی باڵادەست واتە بە ناوی سپێپیستەکان ئەم مبارزەیان بە هەڕەشێکی ئەمنی دەناسان و بە توندی سەرکوتیان دەکرد. ئەمڕۆ کە چاو لە کات دەکەین دەزانین کە پۆلیس لە خزمەتی چینی باڵادەستدا بوو کە ئاسایشی خۆیان بە ئاسایشی هەموو کۆمەڵگا لە قەڵەمەدا. ئەمە نمونەی هەزاران نمونەی مێژوویە. بە نمونەیەکی تر بهێنمەوە. ئەگەر ئەمڕۆ کرێکاران لە هەر شوێنێکی جیهان ناڕزایەتیەکی جدی ئەنجامدەن، پۆلیس سەرکوتیان دەکات. بۆچی؟ چونکە نەزمی کۆمەڵایەتی زاڵ بە قازانجی حکوومەت و سەرمایەدارانە. ناڕزایەتیەکانی کرێکاران ئەم نەزمە تێک ئەدات کە لەسەر کاری زۆر و حەقدەستی کەم دامەزراوە، بۆیە سەرکوت دەکرێت. ئەمڕۆیش کۆماری ئیسلامی فعالینی بزوستنەوە کۆمەڵایەتیەکان هەر بەم بۆنەوە کە نەزمی گشتی دەخەنە مەترسیەوە سەرکوت دەکات.
نەزمی گشتی هیچ نییە جگە لە ستەم و نابەرابەری کە حکوومەت پارێزەری لێ دەکات. هەر کاردانەوەی کە دەسەڵاتیان و چۆنیەتی نەزمی ئێدارەی کۆمەلگا بێنێتە ژێر پرسیار قبول ناکەن. بڵێ کاک شاڕۆخ لە بەشێکی تری نامەکەیدا نووسیوێتی بێگومان ئەوە دەزانین ئەو کەسەی باڵادەستە و قودرەتی هەیە و دۆخی نایەکسان وەک دۆخی گونجاو بۆ هەمووان دەناسێنێت بە ئاین پەرستی و نەتەوە پەرستی و ڕەگەزپەرستی دەیڕازێنێتەوە کەوا بوو نابێت لامان سەیر بێت کە پۆلیسی ئەمریکا بەربۆتە گیانی خوێندکاران کە دژی شەڕن چون ئێستا بۆ ئەوان شەڕ دژی خەڵکی فلستین ئامرازێکە بۆ جێخستنی نەزمی دڵخوازی خۆیان. بەڵام سیر ئەوەیە کۆماری ئیسلامی باس لە دڕندەی پۆلیسی ئەمریکا دەکات تا سەرکوتگەری خۆی بشارێتەوە. ئەوەی بە پۆلیس دژ بە خوێندکاران لە ئەمریکا دەیکات بە سەدان قات زۆرتر لەوەیەکە دەستگای ئەمنیەتی کۆماری ئیسلامی 45 ساڵە نەتەنیا دژ بە خوێندکاران بەڵکو دژ بە هەموو خەڵکی ئێران کردوێتی و دەشیکات. با زۆر دوور نەڕۆین لێرە لە کوردستان بەرابەر بە داوای ڕەوای خەڵک بۆ سلماندنی مافەکانیان پەلاماری هێناوە شەڕێکی بە خەڵک تەحمیل کرد. زۆر کەسی لە سێدارەدا قەتڵ و ئامی لە زۆر شوێن بەڕێوە برد. زۆر کەسی گرت و زیندانی کرد. ئەوە تەنیا بۆ یەک دەورەی دیاریکراو نەبوو هەر ئێستاش ئەم سەرکوتگەریە بەردەوامە. ڕۆژێک بە ناوی زەدی ئینقلاب و زەدی ئیسلام، ڕۆژێک بە ناوی تێرۆریست و ڕۆژێکی تر بە ناوی جودایی خواز و سەر بە بێگانە و دوژمن هێرش دەکاتە سەر نەیارانی خۆی. چون لە ڕوانگەی حکوومەتەوە خەڵکێک کە داوای مافی ڕەوای خۆیان دەکەن نەزم تێگەدەن، نەزمێک کە دڵخوازی ئەوان نییە. حکوومەتەکان پارێزەری نەزمی داسەپاون و بە پۆلیس و دەستگا ئەمنیەتیەکان و بە میدیا و ڕاگەاندر ئەم نەزمە پارێزگاری لێ دەکەن. بەڵێ حکوومەتی ئێران کاتێک باسی نەزمی گشتی کۆمەلگا ئەکات و نەیارانی خۆی بە تێکدانی ئەم نەزمە دەناسێنێ لە بیرمان نەچێ یەکەم ئەوە نەزمی دڵخوازی خۆیەتی کە بە ناوی نەزمی گشتی ناوی لێ دەبات و دووهەم کۆمەلگا ئەم نەزمەی قبول نییە و دژی ڕاپەڕیوە. 80% خەڵکی ئێران دژ بە نەزمی دڵخوازی کۆماری ئیسلامی. ئەم حکوومەتە نوێنەری کەمایەتیکە کە خۆی بە زۆر بەسەر کۆمەلگادا داسەپاندووە. شۆڕشی یەک لە دوای یەکی خەڵکی ئێران و لووتکەی لە شۆڕشی ژینە و پەرەسەندنی ناڕزایەتیەکان لە سەراسەری ئێران و لووتکەی ئەم ناڕزایەتیانە دژ بە حیجابی زۆرەملێ بایکوتکردنی گاڵتەجاڕی هەڵبژاردن هەروەها چڕترکردنی سەرکوتگەری و پەرەدان بە گرتن و کوشتن هەمووی دەرخەری ئەم واقعەتەن کە نەزمی گشتی کە خودی حکوومەتی کۆماری ئیسلامی پارێزەریەتی خەریکە بە هێزی ڕاپەڕینی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی ئەم وڵاتە تێکەوە دەپێشڕێ و لە جیاتی نەزمێک دێتە ئاراوەکە بەڕاستی گشتی بێت و گشت کۆمەڵگە ئێران تیادا ژیانێکی ئینسانی بەسەربەرن و مافیان وەربگرن و حورمەت و کەرامەتیان پارێزراو بێ. چاوان ئێمە لەم بەشەدا نامەیەکمان هەیە کە هاوڕێیەکی کرێکار لە سەقزەوە بۆی ناردوین و نووسیوێتی ئێمەی کرێکار کە ساڵانە جارێک و بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکار هاوپشتی چیناتی خۆمان نمایش دەکەین داواکاریەکانمان بەرز دەکەینەوە بە وشە و ڕستەی جوان دەڵێن نابۆ بێدادی نابۆ ستەم و نابۆ نابەرابەری من خۆم ئەم ڕۆژە زۆرش لام گرنگەوە تا ئەو جێگاتوانی بێتم هەوڵمدا و خۆم و باقی هاوڕیانم بۆ ڕێزگرتن لەم ڕۆژەدا بانگەواز بکەین. بەڵام ڕۆژی دوای ئەم دەرکەوتنانە دۆخەکە هەروە خۆیەتی حەقدەستی کەمیش کە وەری دەگرین دیسانەوە بە مانگ دوا دەخرێت. بە بیانی جۆرا و جۆر لە کار دەردەکرێن کاتێک ئێعتراز دەکەین بە بیانوی تێکدانی نەزمی گشتی دەمانگرن و زمانمان ببەستێنن. بەڕاستی بۆچی وایە؟ بۆ ئەو ڕۆژە ئەو هاوپشتی و هاوخەباتیە درێژ نابێتەوە بۆ هەموو ڕۆژانی ساڵ. زۆرم بیر لێ کردوێتەوە لەگەڵ زۆر هاوڕێی تر قسەم کردو و سەرنجام بەم نەتیجەیە گەیشتوم سەرەکی ترین هۆکاری ئەم وەزە ئەوەیەکە هێزی ساحبکار لە هێزی ئێمەی کرێکار زۆرترە.
بەژمارە نا بەڵکو ئەو جگە لە سەرمایەکەی پشتیوانی حکوومەتی هەیە قازانج و بەرژەوەندی ئەو دەکرێت بە یاسا و هێزی ئینتزامی و ئەمنیەتی دادگا و زیندان بەکاردەگیرێت بۆ جێبەجێکردنی هەمان یاسا و بەرگرتن بە ئێترازی کرێکاران بە واتایەکی تر ئەو ڕێکخراوە. بەڵێ دەستخۆشە میر سپاس بۆ هاوڕێشمان لە شاوی سەقزەوە. کەوا بوو ئەمەی کرێکار و خەڵکی زەحمەتکێش دەبێت هێزمان هەبێن. دیارە هێزی ئێمە لە چەک و پارەدانیا، هێزی ئێمە لە یەکگرتنماندایە، لە ڕێکخراوبوونماندایە. لە ماوەی چەند ساڵی ڕابردوو شەپۆلی نوێ ئەترازی کرێکاری کۆمەڵێک هەڵسوڕاوی نوێ پێکێناوە و هاتوونەتە پێشەوە کە بە وتەی تێکۆشەرانی دێرین گەلێک خاوەن ئەزمون و شارەزان و خەبات و تێکۆشانی خۆیان لەسەر بنەمای خۆڕێک خستن و بردنە سەرەوەی ئاستی وشیاری خۆیان بنیادنەوە. ئەم هەڵسوڕاوە لاوانەوە باقی کرێکاران گەلێک دەستکەوتی بە نرخیان بەدەستێناوە، بەڵام هێشتا ئەم خەبات و ئاعترازانە پرش و بڵاو بێپلانە. بێبەشبوونی چینی کرێکار لە ئامرازی پێشبردننی ئەم خەباتە واتە ڕێکخراوی سەراسەری بەرامبەر چینی سرمایه‌داری کە لە هەزاران دامەزراوە و ڕێکخراوی سەرکوت پێکاتوە گرنگترین کێشەی بزوستنەوەی کرێکاری ئێرانە. ئەگەرچی خەباتی ئەمڕۆی کرێکاری لەلایەن پارێزەرانی سەرمایە سەرکوت دەکرێت، بەڵام ڕێکخراو لە دڵی خەباتی ڕۆژانەی کرێکارانەوە دروست دەبن و بەرەو پێش دەچن. خەبات ڕێک خستن پەیوەستن بۆ یەکتر بەهێز دەکەن. کرێکاران هیچ ڕێگاکی تریان نییە بۆ سەرکەوتن لە شەڕی ژیان و مردن لەگەڵ سەرمایەدارەکان و ئەو حکوومەتێکە پشتیوانیان دەکات جگە لە یەکگرتووی و ڕێکخستن نەبێت. بە هەموو ڕۆژێکمان ئەوەڵی مانگی مەی بێت و هێزی کار هەموو ڕۆژێک هەنگاوی زیاتر بنێ بۆ یەکڕێزی ناوخۆی. بینەرێکمان کە خۆی بە سەمیرە ناساندووە لە سەردەشتەوە پرسیاری لێکردوین کە جیایی دین لە سیاست یانی چی کە ئێوە بانگەوازی دەکەن، ئایا شتیوا ممکنە؟ سپاس لە هاوڕێ سەمیرە بۆ ئەو پرسیارەی کە ناردوویەتی. با پێشتر ئەوە بڵێن کە ئێمە بانگەوازی جیایی دین لە سیاست ناکەین، بەڵکو بانگەوازی ئێمە جیایی دین لە دەوڵەت و ئیدارەی کۆمەلگایە. مەسحەب لە کۆمەلگای چینایەتی ئەمڕۆدا لە هەمان حاڵدا کە بیر و باوەڕی جەماوەرێکی بەرین لە کرێکاران و خەڵکی زەحمەتکێش پێک دێنێ، ئامرازێکیشە بەدەست سەرمایەداران و دەوڵەتەوە هەتا لەو ڕێگەیەوە خەڵک بە هیوای ژیانێکی ئەفسانەی لە جیهانێکی دیکەی پێفری بدەن و حاکمیەتی نظامی سەرمایەداری و بەهەشتی ئەمڕۆی خۆیان لەم جیهانەدا درێژە پێ بدەن. مەسحەب بەردەوام و بە درێژایی مێژوو ڕنگدانەوەی بێهیوایی و بێتوانایی جەماوەری خەڵک بووە بۆ دەست و پەنجە نەرمکردنیان لەگەڵ کۆسپەکانی سەرڕێی ژیانیان. ئینسانێک کە دیری مناسباتی نظامی سەرمایەداریە و بە تەنها ناتوانێت دۆخی ژیانی خۆی بگۆڕێت و لە بەرامبەر ڕەنج و ئازارێکدا کە خۆی و بنەماڵەکەی گیرۆدەی هەن کارێکی لەدەستنایەت، کاتێک خۆی بە سست و داماو دەبینێ بە ناچار ڕوودەکاتەوە ئاسمان بەو هیوایی کە هێزێکی بەتواناتر لە خۆی دەرکەوێت وا ڕزگاری بکات. کاتێک کە لە جیهانی واقعدا هیچ هیوایەک بۆ گەیشتن بە حەز و ئاواتەکانی نامێنێتەوە، ئاواتە خوازەکە بۆ دەستڕاگەیشتن بە هیواکانی دوای مردن سەر لەنوێ زیندوو بێتەوە و بە ئاواتی دەستڕاگەیشتن بە ڕیفاه و بەختەوەری لە جیهانی خەیاڵاوی دوای مەرگ ڕەنج و کوێرەوەریەکانی جیهانی ڕاستەقینەی تەحمل دەکات. بەڵێ دەوڵەتانی سەرمایەداری بۆ درێژەدان بە دەسەڵاتی چاوسێنەرانەیان دەست دەدەنە شێوەی جۆرا و جۆری سەرکوتی ڕاستەوخۆ لە ڕێگەی زیندان و شکنجە و یادام و دروستکردنی فەزای پۆلیسی و وەحشەت لە کۆمەڵگادا تەنیا یەکێک لە شێوەکانی سەرکوتە. شێوەیەکی دیکە کە بە یارمەتی مەسحەب ئەنجام دەدرێت بریتیە لە دەرونیکردنەوەی سەرکوت. ئەوان بە یارمەتی مەسحەب دەنگی ناڕزایەتی خەڵکی ناڕازی لە دەروونەوە کب دەکەن. مەسحەب ئەوە فێری کەسانێک دەکات کە بە درێژایی تەمەنیان زەحمەت دەکێشن و لە هەژاریدا دەژین تا کاتێک کە زیندون و بەسەر ئەم جیهانەوەن تەسلیم بن و سەبور و بە هیوای پاداشتەکانی بەهەشت ئارام بگرن.
مەسەب جۆرێک مخەدری معنەویە کە تێدا هۆیلەکانی سەرمایەداری دڵخوازانە داخوازیەکانیان بۆ ژیانێکی باشتر وەلاندەنن کە زیاتر شایستەی ئینسان بێت. بەڵێ ڕزگاربوونی ئینسانی کرێکار و زەحمەتکێش لە چنگ ئەم هۆکارەی سەرکوتی ڕەوانی لە ڕێگەی ڕۆشنگەری و لێکدانەوەی زانستیانەی کێشەکانی جیهان لە چوارچێوەیەکدا ئیمکان پەزیر دەبێت. بەڵام ئەم ڕزگاربوونە لە ئاستی کۆمەڵایەتیدا تەنها ئەو کاتە ممکنە کە بارودۆخی مادی ژیانی ئینسان بگۆڕێت و ئەو هێزە سروشتی و کۆمەڵایەتیانش کە ئینسان لە ترسیان پەنا دەباتە بەر مەسەب بێتە ژێر کۆنتڕۆڵی چینی کرێکار و بیر و ڕای ئینسانە پێشڕە و پێشکەوتن خواز دەکەن. هەر بەم ئاراستەیە و بۆ دەسڕاگەیشتن بەوەها ئامانجێکە کە داخوازی جیایی دین لە دەوڵەت دێتە گۆڕێ. ڕاستیەکەی ئەوەیە کە مەسەب جیاواز لەوەی کە لە دەوڵەت سربەخۆ بێت یاننا بە ئامرازێکی ڕەوانی سەرکوتی کرێکاران و خەڵکێکی زەحمەتکێش دەزانرێت کە لە دەست ئەم نیزامە وەزاڵە هاتوون و لێی ناڕازین. بەڵام دەستەبەربوونی داخوازی جیایی دین لە دەوڵەت ئەم ئامرازەی سەرکوت لە دەست سەرمایەداران و دەوڵەتەکەیان دەردێنێ. جیایی دین لە دەوڵەت مانای ئەوە دەدات کە هەر چەشنە ئیمتیاز و هەڵاواردنێک لە پیشە دەوڵەتیەکان و مافی کەسەکان لەسەر بنەمای مەسەب و پلەی مەسەب یان باوەڕمەندبوون یان باوەڕ پێنەبوون بە مەسەب بە تەواوەتی هەڵوەشێتەوە. بەواتای هەڵوەشانەوەی یەکجارەکی دانی یارمەتی دارایی و غەیرەدارایی دەوڵەت بە چالاکی و دامەزراوە مەسەبیەکان، بەواتای هەڵوەشانەوەی مادە دەرسیەکان و یاسا و ڕێسا و ئاینی مەسەبی لە مەدرسە و دامەزراوە ئاموزشیە دەوڵەتیەکان. واتە هیچ کام لە مەسەبەکان وەک مەسەبی ڕەسمی بە فەرمی ناناسرێت. مەسەب وەک ئەمری تایبەتی کەسەکان باشماردێت و هەموو کەسێک لە هەڵبژاردننی هەر مەسەب و لەوانە باوەڕ پێنەبوون بە هەر مەسەبێک دەبێ ئازاد بن. جیایی دین لە دەوڵەت دروشمێکە کە وێڕای نیشاندانی دژایەتیمان لەگەڵ مەسەب وەک ئەمرێکی دەوڵەتی تەعهود و پابەندبوونی ئێمەش بە بنەمای ئازادی بێشەرت و مەرجی بیر و باوەڕ پیشان دەدات. واتە پێداگری لەسەر ئەم ئەسڵە دەکاتەوە کە چینی کرێکار چ وەک ئۆپۆزیسیۆن و چ دوای بەدەستەوەگرتنی دەسەڵاتی سیاسیش بە تەئکیدەوە دژایەتی ئەوە دەکات کە جەبر و زۆرداری و پشکنینی بیر و باوەڕ و هەڵاواردن و مەحدودیەتی یاسایی دەرهەق بۆ کەسانە بکرێت کە بیر و باوەڕی مەسەبیان هەیە و بۆ ڕەخنەگرتن و وەلانانی بیر و باوەڕ و بۆ چوونە مەسەبیەکان لە کۆمەڵگاش هیچ شێوەیەک بێجگە لە خەباتی نەزەری ڕۆشنگری و ئاموزش و بە قەناعەت گەیاندن بە ڕێگە پێدراو نازانێت. خواستی جیایی دین لە دەوڵەت و تەبدیلکردنی مەسهەب بە ئەمری تایبەتی ئینسانەکان یەکێک لەو دروشم و داخوازیانەیە کە ئێمە خەباتی بۆ دەکەین. بەڵام جیاواز لە ئێمەش بەشێک لە ئۆپۆزیسیۆنی بۆرژوازیش بەدەر لەوەی کە لە داهاتوو تا چ ڕادەیەک پەیوەندی پێوەی پابند بن ئەم دروشمیان بەرز کردووەتەوە و هەندێک جاریش دەبنە مۆبەلێغی ئیدە غێرە مەسەبیەکان و خۆشیان بە سیکۆلار ناودەبن. بەڵام ئەوەی کە هەڵوێستەکانی ئێمە لە هەڵوێستی جرایانەتی بۆرژوازی جیا دەکاتەوە تەنها سێکۆلاریزم و داخوازی جیایی دین لە دەوڵەت نییە، بەڵکو لە هەمان حاڵدا ڕوونکردنەوە و لە قاودانی دۆر و نەخشی سیاسی و کۆمەڵایەتی مەسەبیشە لە خزمەت بە نیزامی چینایەتی سەرمایەداری. بەڵێ ئێمە لە خەبات لەگەڵ مەسەبدا قەت بێڕێزی بە بیر و باوەڕی خەڵک ناکەین. کاری ئێمە ڕۆشنگەری و تەوزیحی بە حوسلەی ڕاستیەکان و ڕوونکردنەوەی بەڵگەمەندی جیهانبینی کۆمونیستیە لە بەرامبەر دیاردەی مەسەبدا. وەها سیاسەت و هەڵوێستێک دووبەرە کینانەوە نییە، بەڵکو وەحدەت بەخشە. لەک هەڕێزی هاوپشتی خەباتکارانی چینی کرێکار لە دژی سرمایەداران لاواز ناکات، بەڵکو بەهۆی خەسڵەتی سادقانە زانستی و دڵسۆزانەیەوە ڕێزی نەبەردی چینایەتی کرێکارانیش بەستر دەکات. هیوادارین کە سەمیرای عەزیز وەڵام بەم پرسیارەت گۆڕاگرت بێت و توانی کەڵکیشی لە وەرگریت.
کره کارین پرورده رنج و آزارین کره کارین پرورده رنج و آزارین شپولی لفاوی ایار من دریای خروشی کار شپولی لفاوی ایار من دریای خروشی کار سوسیالیسم اسویوات روش حالات سوسیالیسم اسویوات روش حالات شفی روزگار سورینی تو بی آزادی چنی شفی روزگار سورینی تو بی آزادی چنی نکلی را لگی جیان هلدا کنال شورشمان نکلی را لگی جیان هلدا کنال شورشمان سوسیالیسم اسویوات روش حالات سوسیالیسم اسویوات روش حالات بالین دین بالینی سور لگش کارگاین زیکودور بالین دین بالینی سور لگش کارگاین زیکودور اگر خود اگر سنین ریشه زلموزو لربینین اگر خود اگر سنین ریشه زلموزو لربینین سوسیالیسم اسویوات روش حالات سوسیالیسم اسویوات روش حالات نکلی را لگی جیان هلدا کنال شورشمان نکلی را لگی جیان هلدا کنال شورشمان سوسیالیسم اسویوات روش حالات سوسیالیسم اسویوات روش حالات سوسیالیسم اسویوات روش حالات سوسیالیسم اسویوات روش حالات
ڕێکخراوی نێودەوڵەتی پەیامنێرانی بێسنوور بە ئامانجی داکۆکی لە ئازادی ڕۆژنامەگەری پشتیوانی لە پەیامنێران و ڕۆژنامەنووسان لە راپۆرتی ساڵانەی خۆیدا لە 3 گوڵانی ساڵی ڕابردووی دۆخی ئازادی ڕۆژنامەگەری لە ئێران و وڵاتانی دیکەی ڕۆژهەڵاتی نێوەڕاستی هەڵسەنگاندووە کە نیشان ئەدات ئێران زیندانێکە بۆ کاری ڕۆژنامەگەری. بەپێم راپۆرتە لە نێو 180 وڵاتی جیهان پێگەی ئێران لەم لیستەدا لە پلەی 177دایە. دوای کۆریای باکوور، چین و ڤیەتنام لەم راپۆرتەدا بۆ 7مین ساڵ لەسەر یەک نۆروێژ لە پلەی یەکەمدا دەردەخات و کۆماری ئیرلەند و دانمارک لە پلەی دووهەم و سێهەمدا دێت. لە دوای چین و میانمار ئێران بە 3هەمین زیندانی ڕۆژنامەنووسان دادەنرێت لە جیهاندا و تا ئێستاش لە ڕیزبەندی خوارەوەی ئازادی ڕۆژنامەگەریدایە. لە چەند مانگی دوای قەتڵی ژینا ئەمینی و ناڕزایەتیە سەرتاسەریەکانی ساڵی 1401 دەستگیرکردن و دادگایکردنی ڕۆژنامەنووسان زیادی کرد و لانی کەم 79 ڕۆژنامەنووس کە 31 ڕۆژنامەنووسی ژن بوون دەستگیرکران. هەندێکیان دوای ماوەیەک بەدانانی بارمتە ئازادکران. نیلوفەر حامدی و ئیلاهە محەممەدی ماوەیەکی زۆریان لە زیندان بەسەر بردووە بەهۆی ڕووماڵکردنی گیانەدەستانی ژینا ئەمینی و پرسەکەی. بەڵێ هەروەها ناچارکردنی چالاکوانان و ڕۆژنامەنووسان بۆ داوای لێبوردن لە ئەکاونتی تایبەتی خۆیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بە درێژە پێدەری سیاسەتە سەرکوتی حکوومەت لە ناچارکردنی دامپێدانان و بەرتەسکردنەوەی ئازادی ڕادەربڕین ناو لێبراوە. لەم راپۆرتەدا چاودێران و شرۆفەکاران داوان لە حکوومەتی ئێران کردووە کە پابەند بێت بە ئەرکە جیهانیەکانی لەوانە منشوری مرۆڤ و پەیماننامەی مافەممەدەنی و سیاسیەکان کە ئەڵبەتە ئەم داوایە بێوەڵام ماوەتەوە. ئازادی نەبوونی ئینسان پەیوەندی بە بوونی ئەم دەسەڵاتەوە هەیە و ئەم دەسەڵاتەش لە سروشتی خۆیدا ناتەبایە لەگەڵ شتێک بە ناوی مافی مرۆڤ. چون ئەگەر ئیسلام بنچی نەبێت ئەوە لەم ئاینەدا مرۆڤ ئومەتە، ئومەتیش هیچ توانای ئازادبوونی نییە، دەبێ ڕێنەمایی بکرێت. دەزانین ڕێنەماییکردن لە فەرهەنگی سیاسی کۆماری ئیسلامی یانی گرتن، ئەشکەنجەدان و لە سێدارەدان. ئەگەریش دەستور بنەما بێت، 5 بنەمای یەکەمی ئەم دەستورەوە تا قانونی ئەساسی ئێران ئینسانی سەر ئەرز بۆ ژیان بە ئاسمانەوە دەبەستێتەوە. بۆیە چاوەڕوانی موعجزە لەم سیستمەدا کە لە ژێر سێبەری دەسەڵاتی ئێلاهیدا بەڕێوە دەبات بێهودەیە. ئازادی و دموکراسی وەک چۆن جیهانی مۆدێرن بە خەباتی خۆی بەدەستی هێناوە شانازی دەکرد و لە سێبەری خۆیدا پێشڕەوی دەکرد، بەداخەوە هەرگیز نەیتوانی لە ئێراندا گەشە بکات و شانازی بکات. بەڵێ دەسەڵاتی ئیسلامی بە پێ سەرڕۆبوونی سروشتی خۆی دژی ئازادی ئینسانە کە خۆی چارەنووسی خۆی بەدەستەوە بگرێت. بۆیە کۆمەڵێک ئەشکەنجەگەر و دز و لات و چەقۆکیشی بەسەر چارەنووسی خەڵکدا زاڵ کردووە. بەبوونی ئەم تاقمە ئازادی ئینسان زۆرتر ژێرپێ ئەخرێ و مرۆڤ ڕۆژ بە ڕۆژ زیاتر لە دوای هەژاری و ڕۆژڕەشی و ستەم و سەرەڕۆیدا گرفتار دەبن کە بیری ئازادی نەکەن. بەڵام ژنان و پیاوانی تێکۆشەر و شۆڕەژێر بڕیاریان داوە و سوورن لەسەر ئەوەی کە بە شۆڕەشی ژینا ئەم ڕژیمە و تاقمە دز و گەندەڵ و نەریتەکانی بخەنە زەبڵدانی مێژووە. هەموو ئەم جەسارەت و بوێریە شکۆدارانەی کە ژنانی ئازادی خواز و ئازادپۆش بنەماڵە دادخوازەکان، هەڵس و ڕاوانی بزوستنەوە کرێکاریەکان و بزوستنەوەی ژنان، چالاکانی مرۆڤ و شۆڕەژگێران لە بەرامبەر شەپۆلی گوشار و سەرکوتی دیڕندانەی ڕژیمدا لە خۆیانی نیشان دەدەن، لەو بڕیارە جەسورانەیەوە سەرچاوە دەگرێت کە ئیتر چاو لە ئاسمان نەبڕن و خۆیان چارەنووسی خۆیان دیاری بکەن. ئەم شۆڕشە توانای و پۆتانسیلی ئەوەی هەیەکە بە گرتنەبەری تاکتیکی دروست ئامانجەکانی خۆی دەستەبەر بکات. نابێ ئەوە لەبیر بکرێت کە بزوستنەوەی ژینا شۆڕشێکی سیاسی و کۆمەڵایەتیە و مۆرکی پێداویستیەکانی سەردەمی خۆی بە ناوچاوانیەوە دیارە. ئەم شۆڕشە خەریکە ڕەگ و ڕیشە کۆمەڵایەتیەکانی خۆی ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر دەکات تا ئازادی ڕادەربڕین و ئازادی ئینسان بۆ دیاریکردنی چارەنووسی خۆی مەسۆگەر بکات. وایستا لە بەرهێوانی ماڵێکی بە قورسواخ دراودا دانیشتوم و بیر لە تەمەنی 40 ساڵی ڕابردووی خۆم دەکەمەوە. ئەو دارانەی میچی ئەم خانوەیاندا پۆشیوە ڕەنگە تەمەنیان لە من زۆرتر بێ. دارێکیان دێتەگۆ و
بیرەوەریەکی کۆنم بۆ دەگێڕێتەوە. زستانە و سەرما دەبارێ و زوقم خەریکە خۆڵ بخنکێنێ. وڵات تەواو بەستەڵەکە، باڵندەکان جریوەیان بە پارێزەوە لای هاون جێهێشتووە و خۆیان و دووباڵی پەرهەڵوەری بیان لە کونی سوچێکی خامۆشی دوو لە ڕووناکیدا شادوێتەوە. دەنگ مەودای مترێک نابڕێ دەیبەستێ، گوێ کەڕ و کپە، چیا کڵاوی بەفرینی پۆشی بە و هەردوو دەستی لە ناو کۆشیدا گرمۆڵە کردووە. کانی ناتوانێ فزە بکات و لە جێی خۆیدا مت و بێدەنگ خەوتووە. پێڵووی چاوانی هێندە ژەنگاوی ڕشتووە، قورس قورس بەلادا کەوتووە. هەتاوی بە هەورگە مارۆدرا و تاقەتی هەستانی نییە، دار حاشا لە سێبەری خۆی دەکات و هێندە خۆی چەماندووەتەوە نزیکە سەری لە قاچی دات. خوێن ناوێرێ بە دەمارە بێت و بچێن نەکاکڕێوە پێی بزانێ و لە سەهۆڵا بەندی بکات. سوپای زەمهەریر دەگرمێنێ و دەگوڕێنێ و تا دێت زیاتر پاشەکشە بەگڕ دەکات. گڕ پەنا بۆ شار دەبات، شار خۆی بە شەقام دەسپێرێ و شەقام خۆی لە کۆڵانێک تا دەشێرێ. کۆڵان خۆی بە ماڵێکدا دەکات، ماڵ ئامێزی بۆ دەکاتەوە. ئەو کاتە من درەختێکی باڵا بەرزی بەردەرکەی ئەو ماڵە بووم. ماری سەرما زنجیراسا خۆی لە من ئاڵاندە بوو. ئێستا تا چاو هەتەر بکات بێدەنگیە، تا گوێ ببیستێ تاریکیە، بێ ئاسۆیی بێ هیوایی، ڕووناکی خۆی تۆڕاندووە. وڵات ها کاچۆکدا بدات، بەڵام لە گەروی ژنەبلوێرێکی ماڵەوە سترانێک هاتە چڕین، کۆڵان کەوتە جوڵین. بڵێسەی کەزی شمشاڵژن شەقامی پڕ کرد لە تین. شۆڕەلاوێک کەوا پانتۆڵەکەی دا بە چیا، گەشگەش ڕوومەتی پێشکەش بە هەتاو کرد و جامانەکەشی بە کۆڵان بەخشی و هەتا ئێستەش هەر گوڵە زەرد و سوور لێی دەڕوێن. نەونەمامێک چاوانی بوون بەکانی و وردەخیزی ئەو کانیە بوون بە چاو، هەموویان تەنیا ڕوخساری ئەویان هەڵگرتووە. کۆڵان وا هەستایەوە، شەقام وا خڕۆشایەوە. شار بوو بە چۆپیکێشی سرانی سەرکەوتن. لێرە لەم ماڵبەندە سیا چەمانە و هۆرە، شاهۆ و ئاژوان دەستە و ملانی یەکترن و تەنگیان بە مۆرە و چەمەری هەڵچنیوە. بەڵێ لێرە چیایەک دەناسم کە شوێنی برینێک بە گەردنیەوە دیارە و کەچی خۆی ناچەمێنێتەوە و ملبەرز گاڵتە بە چلەی زستان دەکات. شۆخە کچێک، شیرین ناوێک، سوار چاکێک بەم چیایەدا دەئاژوێ، خۆیەتی دەیناسمەوە. ئەو دەمانەی چواردەیە و مانگ تریفەی سیمای بۆ دەکاتەوە من دەیبینم. ئەو دەبێژێ لاوانی من نامرن، ئەوان بەم چیایەدا هەڵدەزن و دەبن بە چرۆ، کە زۆر بن دەبن بە چرۆسانە و دیسان دەگەڕێنەوە. باوەڕ ناکەی؟ بورهانت گەرەک؟ ئەو کاتەی هێزەکانی تاریکی کراسی ڕەشیان لەبەردا بوو، چاوی خوێنیان بڕی بووە گوڵە گەنمەکانی بناری تۆ. ئەو دەمەی سوپای کۆنەپەرستی ناو ئەشکەوتەکانی پشت بەخۆر چنگیان نابووە ناخی کانیەکانی تۆ. بێشکەی ناو ماڵە دیرۆکیەکان، ئەو ماڵانەی ناو دێیە پشت بە چیا بەستووەکانی ئەم دەڤەرە، کۆرپەی لە ڕەگەزی تۆیان دەجواند و دایکان بەلایەلایەی تۆڵە ئێوەیان دەدواند و باوکان بە بۆنی ڕێحانە و پونگە خۆشەویستی چیا و ڕووبار کانی و کێڵگەیان لە گیانتانە دەچاند. بەڵێ ڕێک ئەو ساتە بوو کە ڕۆڵەکانی گزنگ ئاڵا هەڵگرانی هەتا و ڕووناکی یەکەم مەشخەڵەکانیان لەسەر سیاچیای دڵت هەڵکرد و ئاگری تۆڵەیان لە جەستەی تاریک پەرەستترین هێزەکانی مێژوو بەردا و هەتا نزمترین دەشتایەکانی دواکەوتووی تلۆریان کردنەوە. تێکشکانی تاریکی بۆ چەند ساتێ سەمای کەروێشکەی بەگەنم بەخشیەوە. سۆمای چاوی کانی ڕووناکردەوە و تا ئێستەش پیرە پیاوان و ژنانی ئەم دەڤەرە بیرەوەری ئەم سەرکەوتنەیان لە دڵیاندا هەڵگرتووە و دەیێڕنەوە. من چوار یارانم بەیانیان یەکەم تیشکی خۆر لە من دەدات و
باوەشم گەرمە و گڵکۆیەکی تازە میوانمە و ماڵە خەنجیلانەکانی ماویانم لە ئامێز گرتووە. من کەوا و پانتۆڵەکەی فوادم، پشتوێنەکەی ناو قەدی ئەوم، قژەخاوەکەی سەر ڕوخساریم. من خودی بزە شاراوەکەی سەر لێوانیم، دوجار کە لە بەستامەوە هەڵفڕیم. شەقژن شەقژن تاڵە سوارم بەجێ هێشت و هەموو خەرمانانێک دەبمە گوڵە گەرمی ناو دەستی جوتیارە لە پینە بەستووەکانی ئەم دەڤەرە. کاک ئەمجەد هەورامی پامێکی کورتی بۆ ناردوین و داوای کردووە ئەم پامەی لە بەرنامەی ئێمە و بینەرانەوە بخوێنینەوە. کاک ئەمجەد لە پامەکەیدا نووسیوێتی هێندێک کەس تایبەتمەندیەکی بەرزیان هەیە لە ناڕەحەتکردنی خەڵک و بە ئەنقەست فەزای گشتی لە کۆمەڵگادا دەشێوێنن و نیگەرانی و دڵەڕاوکێ دروست دەکەن کە بەڕاستی شایستەی ئەم خەڵکە نییە، چون خەڵک بە گشتی حەزی بە ژیانێکی ئاسوودە و دوور لە کێشە دەکەن. بەڕاستی مەگەر عمری ئینسان هەمووی چەند بەهارە کە ئاوا بە ناڕەحەتی و نیگەرانی تێپەڕ بێ. دیارە دەسەڵات نەقش و ڕۆڵی سەرەکی هەیە لەوەی کە چکەش و هەوایەک بەسەر کۆمەڵگادا زاڵ بێت. لەوەتەی من لە بیرما ئێران هەر لەگەڵ کێشە و قەیرانی یەک لە دوای یەکتر ڕوبەڕوو بووە کە زۆربەی هەرە زۆریان دەکرا وانە بێ. هێندە کەس کە لەسەرەوە باسم کرد مەبەستم حکوومەتە کە دەڵێ پسپۆڕی دروستکردنی قەیرانە، دەڵێ حەزەکات لەوەی کە خەڵکی ئێران لە قەیراندا بژین، قەیرانی ئابووری، سیاسی، فەرهەنگی و ژینگەیی، دەرمانی، پەروەردە و هیتر. بەڵێ کاک ئەمجەد دەڵێ دوای مانگ و نێوێک لە هەڵبژاردن پێمان وابوو کێشەی حەجاب وازی دەهێنراوە و حکوومەت قبوڵی کردووە کە ئیتر قەیران لەم بارەوە کە خەڵک چۆن جلوبەرگ لەبەردەکەن دروست نەکات. چۆن لە کاتی هەڵبژاردندا کاریان نەبوو، خەڵک هەبوو بێچارشێ و لە چک دەچوون دەنگیان دەدا و کەس کاری پێیان نەبوو. بەڵام دوای هەڵبژاردن دیسانەوە دەستی پێکرد و کێشەیەکی جددیان لەسەر حیجاب نایەوە. دەڵێن حیجاب واجبێکی شەرعی و سیاسیە، بەڵام دەبێ بەم جەماعەتە قەیران ستازە بوترێکە ئایا بەهێزکردنی سفرەی خەڵک واجبێکی شەرعی و سیاسی نییە؟ ئایا پاراستنی حورمەت و کەرامەتی خەڵک واجبێکی شەرعی و سیاسی نییە؟ ئایا کۆتایی هێنان بەسەر کورد گرتن و کوشتن واجب نییە؟ ئایا سەلماندنی مافی سەرەتایی خەڵک واجب نییە؟ ئایا بەهێزکردنی بەهای دراو واجب نییە؟ ئایا بەرگرتن بە دزی و گەندەڵی واجب نییە؟ ئایا چاکسازی لە سیستمی بانکی واجب نییە؟ و هەزاران ئایای تر. بەڵام ئەمانە بۆ ئەم دەسەڵاتە واجب نییە. واجبی شەرعیەت و سیاسی ئەوەیە کە ئەم دەسەڵاتە بپارێزێ. جا ئەگەر خەڵک بێ برسی دەبن، ژیانیان لێ تاڵ دەبێ لە ڕوانگەی ئەم دەسەڵاتەوە بەتون. ئەو لە تێەکەنی خەڵک و دەسەڵات و واجباتی ژیانی خەڵک و دەسەڵاتی یەکنین. یەکیان دەبێ بڕوات. کامیان؟ 80% خەڵکی ئێران بڕۆن یان تاقمێکی کەم. کامەیان ممکنترە؟ تکایە ئەم پەیامەم بۆ بخوێنەوە بە گوێگری بەرنامەکەتان وەڵامی بدەنەوە کاک ئەمجەد وتوویەتی. بەڵێ سپاس بۆ کاک ئەمجەد بۆ ئەو نامەی کە ناردوویەتی وا دەکەین وا بینەرانمان وەڵام بدەنەوە. بەڵام ئێمەش بە کورتی ئەوە دەڵێن کە خەڵک بڕیاری خۆیان داوە. ئەو کۆماری ئیسلامی و دەست و پەیوەندیەکانێتی کە دەبێ بڕۆن کاتێک دروشمی ئیتر تەواو ماجەرایان بەرز کردووە، کاتێک نابۆ دیکتاتۆر، نابۆ کۆماری ئیسلامی، نابۆ دەسەڵاتی ئاینی، نابۆ ئیعدام و زیندان و ئەشکەنجەدان، نابۆ سانسۆر و خەفەقان و نابۆ گەندەڵی، بڕیاریان داوە و خەریکی بەهێزکردنی خۆیانن تا ئەم بڕیارە جێبەجێ بکەن. کاردانەوەکانی کۆماری ئیسلامی لە قەیران سازکردن بۆ بەرگرتن بەم بڕیارەیە، جگەلەوە بە بەرزکردنی دروشمی ژن ژیان ئازادی دەڵێن کە چیان دەوێ و خوازیاری چ کۆمەڵگایەکن. بەڵام بە ئەوەش زیاد بکەین. کۆماری ئیسلامی بابەتی حیجاب بەتەنیا بە واجبێکی شەرعی و سیاسی ناوزەد ناکات، بەڵکو لە ماوەی ئاخردا لە زمانی خودی خامنەیەوە واجبی قانونیشی پێ زیاد کراوە. ئەم واجبەش لەلایەن خەڵکەوە بێبایەخە، چون هیچ کارێکی کۆماری ئیسلامی
بە قانون نییە، دەخاڵەت لە ژیانی خەڵک، ڕژانە نێو ماڵی خەڵک، گرتن و ئەزیەت و ئازاردان، محاکمەی چەند خولەکی، دزی و گەندەڵی، دەستگای ئیداری و زۆر بابەتی تر لەم وڵاتەدا قانون لەسەر شەریعەت و بەرژەوەندی سیاسی دەسەڵات دادەڕێژرێت. بە قانون ئازادی دەستێننەوە، دەم دەبەستن و قەڵەم دەشکێنن، سانسۆر قانونی دەکەن، گرتن و ئەزیەت و ئازاردان قانونی دەکەن، فەقر و نەداری قانونی دەکەن، ئازادی تاکە کەسی بە پێی قانون ژێر پێدەنێن، بە پێی قانون حرمەت و کەرامەتی ئینسان پێشێل دەکەن، بە قانون هێرش و پەلامار دەکەنە سەر خەڵک، چاو کوێر دەکەن و منداڵ دەکوژن، بە قانون لیباس شەخسی دەخەنە گیانی خەڵکەوە و گەشتی بەناوی ئێرشاد بە قانون دەنێرنە سەر شەقامەکان و بە قانون بەر بە ئازادی پۆشین دەگرن. کەوابوو پاساوی قانون وەک پاساوی واجباتی شەریعەت و سیاسەت زۆر بێبایەخە. هەروەک باس کرا بەشی هەر زۆری خەڵکی ئێران بڕیاریان داوە کۆماری ئیسلامی بە قانون و شەریعەت و سیاسەتەکانی دەستبڵدانی مێژوو هاوێن، بەڵام ئەم کارە هێزی دەوێت. زریکەی شەقام ڕاوپەڕە جەنگی ژیاونە، ئاخێزگەی ئەوین لە خیابانە. من ئەو شەقامەم پڕم لە ئاوگر، تژین لە تۆڵە وەک کێو خۆڕاوگر. ڕۆژهەڵاوتێکم پڕم لە ژیان، بانگی ئازادیم گەیوەتە جیهان. من شەقامێکی تووڕە و لاساورم، دوژمن دەردەکەم لە لاو دێو شارم. خوێنم جماوە و پاک خڕۆشاوم، ئاگرێکی بەتین وا لە هەناوم. ڕۆژهەڵاوتێکم پڕم لە ژیان، بانگی ئازادیم گەیوەتە جیهان. گڕم بورکاونم پشتم چیاوەیە، دژمنی بەزی و پوشی دەمباوەیە. شاورم حەماسەم شەقامی ڕاسا و دژمن زەلیلە و کەوتووە داماوە. ڕۆژهەڵاوتێکم پڕم لە ژیان، بانگی ئازادیم گەیوەتە جیهان. شاری ڕاپەڕی و کچ پێشەنگەتی، دەچڕێ سرودێک دژی کۆیلەتی. شار و ژیان و ژینا و ئازادی، دەچڕن گۆرانی دژ بە بێدادی. ڕۆژهەڵاوتێکم پڕم لە ژیان، بانگی ئازادیم گەیوەتە جیهان. شار و شەقام و ڕۆژهەڵاوتی گڕ، خوێنی جماوە و دژمن دەکاو قڕ. من ڕۆژهەڵاوتم زێدی زاراکان، بە خوێن دەینووسم ڕێگای ژینە و ژیان. ڕۆژهەڵاوتێکم پڕم لە ژیان، بانگی ئازادیم گەیوەتە جیهان. ئیتر ناوەستم هەتا سەربەستی، شایانم نییە ژینی ژێردەستی. شەقام ڕاوپەڕە جەنگی ژیاونە، ئاخێزگەی ئەوین لە خیابانە. ڕۆژهەڵاوتێکم پڕم لە ژیان، بانگی ئازادیم گەیوەتە جیهان. باوکی قوتابخانە یان هەمان فەڕاشی مەدرسە، ڕەنگە میهرەبانترین بەڵام چەوساوەترین کەس بێت لە سیستمی ئامۆزشیدا. هاوڕێت سەحەر ئاوا نامەیەکی دەست پێ کردووە و ئیدامی ئەدات و نووسیوێتی زۆر جار پیاوێکی بەتەمەن کە دوای هەر زەنگێک و دوای هەموو شیفتێکی قوتابخانە حەوشەی قوتابخانە و کلاسەکان پاک دەکاتەوە، یان دوای کۆتایی قوتابخانە گرنگی بە دایک و باوکان دەدات کە دێن بە دوای منداڵاندا. بەڵام ئەم کەسە بۆ خۆی لە بارێکی خۆشدا نییە. لە ماوەیەک پێشەستا هەلێکم بۆ ڕەخسا تا دەردە دڵی باوکی یەکێک لە قوتابخانەکانی شارەکانی پارێزگای تاران لەسەر بارودۆخی ژیانی و سفرە چۆڵەکەی کە لەگەڵ فرمێسکی بۆی باسکردم بۆ ئەوەی بنێرم. ئەو پیاوە شەریفە وتی بۆ کڕینی گۆشت چوومە دوکانی قەسابی، بەڵام نەمتوانی. تەنها توانای ئەوم هەبوو کە ملی مریشکێک بۆ سێ منداڵەکەم بکڕم. لە درێژەی قسەکانیدا دەڵێت بە پێی حکومەکەم موچەکەم 10 ملیۆن تمەنە، بەڵام ئەو بڕە پارەی وەری دەگرم 8 ملیۆن و 500 هەزار تمەنە و هەموو مانگێک دەبێت 3 ملیۆن تمەن دەم بە کرێخان و بەم بڕە پوڵە کە دەمێنێتەوە
دەبێ ئێمە بژین. زۆرجار خەجاڵەتی منداڵەکانم دەبم کاتێک بە هەر بەرپرسێک دەڵم هیچ بۆ ئێمە ناکەن، تەنانەت جارێک لەگەڵ باقی هاوکارانم لە بەردەم وەزارەتی پەروەردەش کۆبووینەوە کە بڵین ئەمە ژیان نییە، ئێمە هەمانە. وتیان ناسنامەتان بۆ دیاری دەکەن، دوایش بوو بە هیچ. سەحەر لە ئەدامەی نامەکەیدا دەڵێت کاتێک ئەم ئینسانە قسەی دەکرد بەڕاستی دڵم پڕ بوو، دنیایەک پرسیار لە مشکمدا دەهات و دەچوو، بەڵام لێگەڕام تا ئەو ئینسانە قسە بکات. ئاخێکی هەڵکێشا وتی بەڕێوبەران نوێنەریان هەیە، مامۆستایان نوێنەریان هەیە، بەڵام ئێمەی بابای قوتابخانە نوێنەرمان نییە. کێ دەبێ قسەی ئێمە بکات؟ بۆچی لە پەروەردەدا لەم وڵاتە ئێمەیان لەبیر کردووە؟ ساڵی ڕابردوو موچەی 8 ملیۆن تمەنمان وەرگرت، بەڵام ئەمساڵ بە حکم گەیشتووەتە 10 ملیۆن و 400 هەزار تمەن کە هەمووی دەستی من ناگرێ. چۆن بژیم و ژیانم بەڕێوە بەرم نازانم. بۆ پشگیریکردنی هەزینەی ژیان ماوەیەک دای لەسرم کە بچم کارێکی تر بکەم وەک کرێکارێکی ساختمانی. ئەویش ئەوەندە کارەکەی قرس بوو کە بەڕاستی دەرەقەتی نەهاتم. ڕووی لە من کردووتی باوەڕ بکە پاکردنەوەی ئاودۆست و حەوشە و پۆل و کۆریدۆر، دەفتەری مۆدیر و مامۆستاکان و حەوشەی مەدرسە کارێکی بچووک نییە. بەرپرسانی وەزارەتی پەروەردە بەڵێنی جۆرا و جۆریانداوە، بەڵام هەرگیز ئەم بەڵێنانە جێبەجێ نەکراوە. بەڵێ سەحەر لە درێژەی نامەکەدا نووسیوێتی موچەی باباکانی مەدرسە لە ساڵی 1403دا گەیشتوۆتە 10 ملیۆن تمەن. ئەمەش بەهۆی تەوەڕوم بەرزبوونەوەی هەزینەی ژیان هیچ دەردێکیان لێ چارەسەر ناکات. وا دیارە باوکانی قوتابخانە لەنێو ئەو فرامۆشکراوانەی پەروەردەدان و لەبەر ئەوەی دەنگیان نابیسترێت ناڕزایەتیەکانیان لەلایەن بەرپرسانی وڵاتەوە بە جددی وەرناگیرێت. لە ڕاستیدا ئەم ئینسانە شەریف و زەحمەتکێشانە داخوازی سەیریان نییە، داواکاریەکانیان کە دەتوانرێت بە مافی سەرەتایی ئەو کەسانە هەژمە بکرێن بۆ ژیان. آخر من ناتوانم قبولی بکەم کە داوای ژیان بۆ دەبێ ئەوەندە سەخت بێت کە فرمێس بێنێتە چاوی ئەم ئینسانانە، کەچی لەلایەکی ترەوە دەبینم و دەبیستم چۆن سەروەت و سامانی ئەم وڵاتە لە پێناو سیاسەتگەرێک بە فیڕۆ دەڕوات کە هیچ ڕەبتی بە ژیان و گوزەرانی ئەم خەڵکەوە نییە. تەنیا دەتوانین بڵێن ژیانی سەختی ئەم خەڵکە خەمی دەسەڵاتداران نەبووە و نییە. کاک تەحمورس لە سنەوە نامێکی بۆ ناردوین و باسی گەڕەکە فەقیرنشینەکان دەکات و نووسیوێتی لەم ساڵانەی دواییدا هەڵاوسان و کەمبوونەوەی دەسەڵاتی ئابووری خەڵک لێکەوتەی کۆمەڵایەتی بەربڵاوی بۆ خەڵک هێناوەتە ئاراوە. یەکێک لەو دەرەنجامانە زیادبوونی ژمارەی خەڵکی پەراوێزخرا و فراوانبوونی نیشتەجێبوونی لە قەراق شارەکانە. لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا کرێی خانوبەرە ئەوەندە زیادی کردووە کە خەڵکێکی زۆر ناچار بوون ڕوو لە گەڕەکەکانی دەرەوەی شار بکەن بۆ ئەوەی بەردەوام بن لە ژیان و کارکردن لە شارە گەورەکاندا. ئەمە لە کاتێکدا کە تا چەند ساڵی ڕابردوو مەودای جوڵەی خەڵک لە 1 یان 2 گەڕەکدا سنووردار بووە و بەم شێوەیە جیاوازێکی زۆر کولتوری لە نێوان خەڵکدا نەبووە. بەڵام بەهۆی بەرزبوونەوەی لە ناکاوی کرێی خانوبەرە زۆرێک لە خێزانەکان ناچار بوون بۆ ئەوەی درێژە بە ژیانیان بدەن و ڕوو لە قەراق شارەکان بکەن. بەڵێ پەراوێز یان گەڕەکی قەراق شارەکان ئەو شوێنانان کە بەداخەوە تاوانە کۆمەڵایەتیەکان تیادا زیاتر دەبینرێت. هۆی سەرەکی ئەم دیاردا دەگەڕێتەوە بۆ دابەشکردنی نادادپەروەرانەی ئیمکانات لەو شوێنانە. ساڵانە لەگەڵ زیادبوونی هەڵاوسان و هەژاری خەڵکێکی زۆرتر ئەم کێشەیە زیاتر و زیاتر خۆی نیشان دەدات. لە هەموو کۆمەلگاکاندا پەراوێزی شارەکان دەبێتە شوێنێک بۆ زیادبوونی تاوان و ئێرانیش لەم حکومە بێبەری نییە. پەراوێز خستن پەیوەندی ڕاستەوخۆی بە زیادبوونی تاوانە کۆمەڵایەتیەکان هەیە. لە ڕاستیدا زۆربەی ئەو کەسانەیە کە پەنا دەبەنە قەراق شارەکان ئەوانن کە لە کەمترین پێداویستی بۆ ژیان بێبەشن. بەهۆی ئەم بێبەشبوونە ئەم کەسانە دەرفەتی پێکێنانی گروپ و باندیان دۆزیەوە و بە جۆرێک دەیانەوێت بە زۆر پشکی ژیانیان لە کەسانی دیکە وەربگرن.
لە ئێستادا ئامارێکی دروست لەو بارەیەوە نییە، بەڵام بە وردی دەتوانین بڵین نزیکەی 20 ملیۆن کەسی پەراوێستراومان لە ئێراندا هەیە. بێگومان پشکی شارە گەورەکان بەرزترە. بێبایەخی حکوومەت بە بارودۆخی ژیان و هەڵاوسان وای کردووە ڕوبەڕووی زیادبوونی ژمارەی گەڕەکە فەقیر نشینەکان بینەوە و ئەمەش دوجار دەبێتە هۆی زیادبوونی تاوانە کۆمەڵایەتیەکان کە دەستگا ئەمنیەکان دەکەونە چالاکیکردن بۆ بربەرەکانێکردن لەگەڵیان. بەڵام چۆن حکوومەت ناتوانێ و یان نایهەوێ چارەسەری بنەڕەتی بدۆزێتەوە؟ ئەم بربەرەکانیەش تەئسیر و کاریگەری نییە. لە ڕاستیدا تاوانەکان لەم گەڕەکانە لە پێشدا تاوانی خەڵک نییە، تاوانی حکوومەتێکەکە بە سیاسەتەکانی هێرش دەکاتە سەر ژیانی خەڵک و ڕۆژ بە ڕۆژ ژمارەی کەسانێکە دەستکورد دەکرێن بۆ دابینکردنی پێداویستەکانی ژیانیان زیاد دەکات. لە یەک کەلامدا ئەگەر بمانەوێت ڕاستیەکان بخەینە ڕوو دەبێ بڵین بێبایەخی حکوومەتەکان هۆکاری سەرەکی خێرانی ئابووری و کۆمەڵایەتی کۆمەلگایە. هەر ناوچەیە کە ژمارەی دانیشتوانی پەراوێستراو زیاد دەکات و ئیمکانی پێویست وەک خانوبەرەی مناسب بۆ هەر بنەماڵەیەک، مەدرسە، نەخۆشخانە، ئاو، بەرق و گاز و باقی خزمەتگوزاریەکان تیادا نەبێت، زیان ڕوودەدات. زریان و خەساری کۆمەڵایەتیش پێش هەموو کەسێک حکوومەت لێ بەرپرسیارە. بەڵێ بێگومان وایە زۆر سپاس بۆ کاک تەحموس بۆ نامی کەناربووی. بچین ناو بڕێک ببینین دێنەوە خزمەتە. شاخی شەماڵان دێمەوە، شاهەڵۆی دنیام بە ساقت بۆ هەواران دێمەوە، وەگەشنەی ئاڵۆزی سەر شاخی شەماڵان دێمەوە، دەستی نەرمەم گوڕێ دەکێشم بە سەری سەودای بەهار، دەستی نەرمەم گوڕێ دەکێشم بە سەری سەودای بەهار، وەگە غەتاوی زەردە پەردیسان بە خیزان دێمەوە، وەگە غەتاوی زەردە پەردیسان بە خیزان دێمەوە. هاوڕێ بەهمەن لە نامەیەکدا چاوێک دەگێڕێت بەسەر سیاسەتی سازانی کۆماری ئیسلامی لەگەڵ دنیای ڕۆژاوا بۆ دەست ئاواڵەبوون و دژایەتیکردنی چڕتر لەگەڵ بزوتنەوەی ژنجیان ئازادی. کاک بەهمەن دەڵێ پێش هاتە سیاسیەکانی کە ساڵی ڕابردوو دوای سەرکوتکردنی خوێناوی بەڵام سەرنەکەوتووی بزوتنەوەی ژینە ئەوە نیشان دەدات کە کۆماری ئیسلامی بەهۆی قەیرانی قوڵی ئابووری سیاسی و کۆمەڵایەتی و نیگەرانی سەرهەڵدانەوەی شۆڕش لە داهاتوویەکی نزیکدا سیاسەتی بەرەو ڕۆژاوە وڵاتانی وابەستە لە ناوچەکەدا خولاوە، هەرچەند لە ماوەی دواییدا بەهۆی کێشە لەگەڵ ئیسرائیل وەستانێکی بەخۆیەوە دیت، بەڵام ئەم سیاسەتە هەروە ئیدامەی هەیە. تەنانەت چۆنیەتی مامەلەکردن لەگەڵ شەڕی غەزە و هێرشی ئیسرائیل ئەوەی نیشاندا کە کۆماری ئیسلامی سیاسەتی سازش درێژە پێدەدات بە پێدانی ئیمتیازاتی زیاتر و ڕێککەوتن لەگەڵ دوژمنان ئامادەیە بارگرانی کێشە بێشمارەکانی کەم بکاتەوە. کاک بەهمەن هەروەها دەڵێ لە لایەکی ترەوە چەق بەستووی هاوپەیمانانی جۆرجتاون و شکستی ئۆپۆزیسیۆنی ڕاست لە قامەتی سەڵتەنەتخواز لە بەرژەوەندی حکوومەتە سەرمایەداریە ڕۆژاوایەکان بۆ ئەوەی خۆیان وەک هێزێکی بەدیل بۆ کۆماری ئیسلامی قبوڵ بکەن، نیشانی ئەو حکوومەتەدایەکە سەرەڕای ئاماژەکانی مافی مرۆڤ هێشتا کۆماری ئیسلامی بە بەدەلی مناسب دەزانن تا
تا پشت بەستن بەم ئۆپۆزیسیۆنە بێبنەما و بێ پشتیوانی ناوخۆیە. بۆیە جارێ بۆ دنیای سەرمایەداری کۆماری ئیسلامی بەدیلە. ئەویش ئەوە دەزانێ هەر بۆیە ئەگەر هۆڵ ئەدات لەگەڵ دژمنانی سازش بکات لە هەمان کاتدا دژی بزوستنەوەی ناڕزایەتی و خەڵکی ئازادی خوازی ئێران لە هیچ جنایەتێک دەست ناپارێزێ. جێبەجێکردنی حکمی لە سێدارەدانی خۆپیشاندەران، دەستگیرکردنی چالاکوانان و ڕۆژنامەنووسانی کۆمەڵایەتی و کرێکاری، سەرکوتکردنی خوێندکاران و بزوستنەوە ناڕزایەتیەکان بەردەوامە. بەڵێ هەموو ئەمانە ئەوە دەردەخەن کە کاتێک باس لە پاراستنی پەیوەندی کۆمەڵایەتی سەرمایە دەکرێت، حکوومەت و دامەزراوەکانی وڵاتانی سەرمایەداری بەناو دموکراتیک و دامەزراوە نێودەوڵەتیەکانی بەناو مافی مرۆڤ پێکەوە لە سەرکوتکردنی بزوتنەوەی دژە دەسەڵاتخوازی، دژە سەرمایەداریدا دەوەستن و سروشتی نامرۆڤانەی خۆیان لە بازرگانیکردن بۆ قازانج بە باشترین شێوە نیشانی دەدەن. لەم بینەدا ئەوەی دەمێنێتەوە تەنیا رووسیایی بزوتنەوە هەلپەرست و نان بە نرخی ڕۆژخۆرەکە هەوڵ دەدەن بزوتنەوەی خەڵکی چەوساوە و ئازادی خوازی ئێران بخۆزنەوە بۆ بەدەستهێنانی دەسەڵات بە مامەلەکردن لەگەڵ ئەم حکوومەتانە. بەڵام ئەو خەڵکەی کە بە مردن لەسەر شەقامەکان دەنگی خۆیان بە دنیا گەیاند، نە لەلایەن ئەو هەلە خوازانەوە فریو دەدرێن و نەدەزلهێز و دامەزراوە سەرمایەدارەکانیش شانسیان پێدەدەن. کرێکاران و خەڵکی ئازادی خواز هیچ ڕێگایەکی تریان نییە جگە لەوەی لەسەر پێی خۆیان بوەستن بۆ ڕزگاربوون لە ستەمی مەسەبی حوکمڕانی ئێران. Over
هاوڕێ گوڵاڵە لە نامەیەکدا کە بۆی نردوین نووسیوێتی لەم ساڵانەی دواییدا کە شەڕ و نائەمنی زۆر شوێنی داگرتووە هەمیشە دوو وێنە لە مێشکمدا بوون. یەکەمیان وێنەی سیاسەتمەدارەکان کە زۆربەیان بە ساڵاچوو لە دەوری میزی دانوستان یان لە هۆڵە گرانبەهاکانی شارە جوانەکانی کەنار دەریا و شاخاوی ڕوبەڕووی دەریا یان دارستانەکان دانیشتون و بڕیار لەسەر چارەنووسی خەڵکی جیهان دەدەن. دووهەمیشیان وێنەی ئەو منداڵانەیە کە لە شەڕدا کوژراون و دەکوژرێن یان لە کارگاکاندا کار دەکەن یان لەسەر شەخامەکان بەر بە ماشینەکان دەگرن تا بنێشت و سیگار و گوڵ یان هەر شتێکی تریان لێ بکڕن یان بەشێکیان لە نێو زبڵەکاندا بە دوای شتێکدا دەگەڕن تا بتوانن بیفرۆشن. ئای کە چه دنیایەکی بێڕەحمە و چه دنیایەکی نائادڵانەیە. وێنەی و منداڵانە کە لە مێشکمدا ئازارم ئەدات کە لە ئەنجامی بڕیاری هەمان سیاسەتمەدارانەوە شانسی ژیانیان نەبوو نییە. کەسانی ناو ئەم وێنایە بە تێپەڕبوونی کات دەگۆڕدرێن، بەڵام سروشتی بڕیارەکان و دەرەنجامەکەی وەک یەکن. بەڵێ هاوڕێ گوڵاڵە لە درێژەی نامەکەیدا ئەڵێ ئەم وێنانە دوو شێوازی ژیانی دژ بە یەک لە مێژوودا ئاشکرا دەکات. شێوازی ئەو کەسانەی کە ئامادەن جیهان لەگەڵ خەڵکێکدا لەناوبەرن بۆ ئەوەی بۆ ماوەیەکی زیاتر لە دەسەڵاتدا بمێنەوە و ئەوانەی بە باوشی کراوە ماڵاوایی لە ژیان دەکەن و ڕوبەڕووی مردن دەبنەوە بۆ ئەوەی منداڵان تامی ژیان بچێژن. پرسیارەکە ئەوەیە لەم جیهانە بەناو مۆدرن و شارستانیەتەدا کە زەمینەی دروستکردنی تاوانبارانی وەک خامنەئی و پوتین و بایدن و سەدام و نێتانیاهویان خولقان کە بە داسپاندنی ئایدۆلۆژیا بەسەر ژیانی مرۆڤایەتیدا کوشتنی منداڵ و بێتاوانیان بەڕەوازانیوە بۆ دەبێ بمێنەوە. تا لە هەموو شتێک وەک ئامرازێک بۆ وەدیهێنان ئایدیا لە ئایدۆلۆژیەکان کەڵگوەرگن و جەهەندەمێک بۆ بەشی هەرە زۆری ئینسانەکان لەسەر گۆی زەوی دروست بکەن. بەڕاستی کەسێک وەک خامنەئی و ئەوانی تر کە ئێستا لە ئێران دەسەڵاتی سیاسیان هەیە بە چ ڕووێک باسی گەشەکردنی و دەسەڵات و گەیشتن بەلووتکە دەکەن لە کاتێکدا زۆر منداڵ لە وڵاتە لە چکۆلەترین ئارەزویان وەک ئەسبابازی بێبەشن. چۆن دەتوانن ئەم ئیدعایانە بکەن لە حاڵێکدا زۆر منداڵ لە منداڵیکردن بێبەشن و هێزی فکر و لەشیان لە ژێر سێبەری ڕەشی نەداریدا دەتوێتەوە؟ سپاس لە هاوڕێ گوڵاڵە بۆ نردنیە مناڵەیە. بەڵێ زۆر سپاس بۆ هاوڕێ گوڵاڵە. لەم بارەوە دەبێ بڵێن منداڵانی کار و خیابانی یەکێک لە دیاردە باوەکانی کۆمەڵگاکانی ژێر حاکمیەتی نظامی سەرمایەداریە لە زۆربەی وڵاتانی دنیادا. بەپێی ئاماری سازمانی جیهانی کار ساڵانە زیاتر لە 120 میلیۆن منداڵ لە سەر تاسەری دنیادا و لە تەمەنی 5 تا 14 ساڵی بۆ دەستەبەرکردنی بەڕێوەچوونیان و یان یارمەتیدانی هەزینەی ژیانی بنەماڵەکانیان ناچار دەبن پشتە نێو بازاڕی کارەوە. هەڵبەت ئەگەر کارێکیان دەستکەوێەوە بە حەق دەستێکی کەمەوە بتوانن هێزی کاریان بفرۆشن. بەم جۆرە نەمامی شلکی تەمەنی ئەم ئینسانە بچکولانە لەم نیزامە زاڵمانەیەدا بە بێبەشی و ڕەنج و کاری تاقەت پڕۆکەن دژاکێ و سیستە بێت. ئەم منداڵانە بە جێگای بەهرەمەندبوون لە دەرفەت، نعمەت و چێژی ژیان کە مافی سروشتی هەموو منداڵێکە بە جێگای بەسەربردنی ئەم قۆناغە کورت و بێگەڕانەوەی تەمەنیان لە ئاموزش و یاری بە ئامانجی پەروەردەکردنی سڵامەتی جەستەیی و ڕۆحی گەشەپێدانی توانایەکانیان و داهێنان ناچار دەبن لە هەمان ساڵانی سەرەتای ژیانەوە بشنە ژێر باری کاری قورس و تاقەت پڕۆکەن و جەستە و دەرونیان بژاکێ. بەداخەوە بۆ بەشێک لە منداڵانە خیابان نەتەنیا شوێنی کار نییە بەڵکو بۆتە شوێنی ژیانیشیان. ئەمە بەشی منداڵانی بێپەنا و پشتیوان و ستەملێکراوە لە ژیان لە سایەی نظامی وەحشی و بەربەڕیەتی سەرمایەداریدا. ئایا لەوەها بارودۆخێکدا دەکرێت چاوەڕوانی کۆمەڵگایەکی سڵامەت بین تەنانەت بۆ نەوەکانی داهاتووش؟ منداڵانی کار لە ئێران لە بارودۆخێکدا ناچار بە تەحەموڵکردنی ئەم گەشتە ڕەنج و ئازاران کە لە حاکمیەتی ڕژیمی دز و گەندەڵی ئیسلامیدا بەدەیان حاڵەت دزی و اختلاس و ڕاندخۆری گەورە لەلایەن بەرپرسان و خزم و کەسەکانیانەوە بەردەوام ڕوو ئەدات. بە ملیاردها دۆلار لە سەروەت و سامانی خەڵک سەرفی دام و دەستگای پانوبەرینی شەڕ و سیخۆڕی و سەرکوت دەکرێت. بە ملیاردها دۆلار سەرفی سیاسەتی زێدەخوازی ڕژیم و یارمەتیدانی ڕەوتە کۆنەپەرستە ئیسلامیەکان لە ناوچەکە دەکرێت. بێگومان ئەم بڕەپارەیە سەرسوڕهێنەرە لە سفرەی هەمان ئەو کرێکارە گەورە و منداڵانەی کار و ڕەنجی سەر شەقامەکان دەفڕێندرێت.
بەڕووخاندنی شۆڕژگەرانەی ئەم ڕژیمە گەندەڵ و دامەزراندنی دەسەڵاتی جەماوەری زۆرێک لەم کێشە و گرفتە بنەڕەتیانەی کۆمەڵ لەوانە دیاردەی منداڵانی کار چارەسەر دەبێت و خاشە بڕدەبن. پێشەوەی هەنگاو بنێتە کۆڵاوی ئێمە هاوسوودەیی، پێشەوەی لەبەر ماڵمانەوە تێپەڕێت سکوناوی، زوڵم شەقام مانیتەنی بوو، زوڵم تەمەن ماون و ژیاون مانیتەنی بوو. ئەی متماونە پێکراوە کاونی غەدر، ئەی شەقامە پاون و پۆڕەکاونی زوڵم، کێ شارەواونی ئێوە بوو؟ کێ ئەم دیواوری برسیەتی هەڵچنی؟ کێ دەستی منی خستە سەر فڵچەی بۆ یاوخ؟ کێ دەنگی منی خستە سەر ڕێزە ناون وەزنی دەقیق؟ دزە کاونی تەمەن، دزە کاونی حەز و خۆزگە، قوتابیە کاونی مردن، پاورێزەرە کاونی پارە، هەرە پێدەرە کاونی برسیەتی. شەوقی ژیانتان لەکوێ شاردووەتەوە؟ با چراسووری شەقامەکان زۆرتر بن، با ڕۆیشتنتان هێواوشتر بێ. ئامزگاور، ئێمە قوتابیاونی پۆلی یەکەمی برسیەتین. ئامزگاور، ئێمە ئەتوانین هەموو حەزە کوژراوەکاونی خۆمان بژمێرین. بەڵێ ئامزگاور، ئێمە ئەتوانین سفرەکەی خۆمان ئەناوزە بگرین. ئێمە ئەتوانین بەرزی ئاپارتمانەکان، سورعەتی ماشینەکان، ڕەنگی جلەکانی ئێوە بە حافزەمان بسپێرین. بەڵێ ئامزگاور، ئێمە هەر لێرە دەنوین لە پەناوی برسیەتی. ئێمە هەر لێرە دەنوین لە باوەشی غەدر. ئێمە نوێنەری عەداڵەتین، کێمان ناسێتەوە؟ ئەی شەقامەکان، تکایە نەختێک درێژتر بن. ئەی پێڵاوەکان، تکایە نەختێک زۆرتر. کێ کلیلی بۆ ناندانا؟ کێ ئۆقرەکاونی تاراو کرد؟ کێ بەفری لێکردینە دوژمنی؟ کێ ناخۆشیەکاونی لێ هاونداین؟ ڕەنجەکاونی خستە مشتمان، ئاساویشی لێگراون کردین. ئاساویشی لێگراون کردین. ڕاگەیاندنی کۆمیتە ناوەندی کۆمەڵە بە بۆنەی ماڵاوایی لە ژیانی هاوڕێ حوسێین مۆرادبێگی. بەداخێکی گرانەوە ئاگادار بووین کە نیوە شەوی چواری ئایار بەرامبەر بە 15 گوڵان دڵی هاوڕێ حوسێین مۆرادبێگی، یەکێک لە سیما ناسراوەکانی بزوستنەوەی کۆمۆنیستی ئێران، دوای 12 ساڵ دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ نەخۆشی شێرپەنجە لە شاری ستۆکۆڵمی سوئید لە لێدان کەوت. هاوڕێ حوسێین مۆرادبێگی ساڵی 1330 لە شاری بۆکان چاوی بە ژیان هەڵێنا. خوێندنی سەرەتایی و ناوەندی لە شارەکانی بۆکان و تەورێز تەواو کرد و بۆ ماوەی 2 ساڵ لە دانشسەرای تەربیەت موعەلەمی تەورێز لە بواری زمانی ئینگلیزیدا درێژەی بە خوێندندا. ساڵی 1348 لە تەمەنێکی گەنجیدا چالاکانە بەشداری لە دامەزراندنی ڕێکخراوێکدا کرد کە دواتر ناوی کۆمەڵی لێنرا و وەک کادرێکی ڕێبەری یەکەم حەوزەی چالاکی کۆمەڵی لە شاری تەورێز پێکێنا. هاوڕێ حوسێین لە درێژەی کار و چالاکی سیاسی خۆیدا ساڵی 1352 لە پەیوەندی لەگەڵ دەستبەسەرکرانی کۆمەڵێک چالاکی سیاسی لە شاریبانە دەستبەسەرکرا و گوازرایەوە بۆ زیندانی ئیسفەهان. ساواک بە ئەشکەنجە و ئەزیەت و ئازار نەیتوانی لێوی ڕازداری هاوڕێ حوسێین بکاتەوە لە بوونی کۆمەڵە و چالاکیەکانی وەک ڕێکخراوێکی سیاسی ئاگادار بێت. ناوبراو دوای ساڵێک لە زیندان ئازاد کراوە پاش ئازادبوونی سەر لەنوێ بەرپرسیارەتیەکانی خۆی وەک کادرێکی ڕێبەری کۆمەڵە دەست پێ کردەوە. هاوڕێ حوسێین لە سەردەمی شۆڕشی ساڵی 1357 ئێران لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕێیانی ڕێبەری کۆمەڵە
وەک فەرماندەیەکی لێهاتوو ڕۆڵێکی گرنگی لە ڕێخستنی هێزی چەکداری پێشمەرگەی کۆمەڵە و وارەکانی دیکەی کار و چالاکی کۆمەڵە لە ناوچەی سەردەشت بە تایبەت لە کاتی چەککردنی هێزی دەرەبەک و خاوەن زەویەکان دابینی. یەکەمین ناوەندی ئامۆژشی پێشمەرگەی کۆمەڵە ساڵی 1358 لەژێر بەرپرسیارەتی ئەودا لە ناوچەی گۆڕەممەڕی سەردەشت دامەزرا. لەگەڵ پێکهاتنی هێزی چەکداری کۆمەڵە لە ئاستی کوردستاندا هاوڕێ حوسێن مورادبێگی کە ئێستایی تر زیاتر بە حەمەسوور دەناسرا فەرماندەیی گشتی ئەم هێزەی لە ئەستۆ کرد. ساڵی 1362 بە بەشداری لە پێکهێنانی حەزبی کۆمۆنیستی ئێراندا کردو لە کونگرەی دامەزراندنی حەزبدا وەک ئەندامی کۆمیتەی ناوەندی حەزبی کۆمۆنیستی ئێران هەڵبژێردرا. ساڵی 1970 ئەرکی نوێنەرایەتی کۆمەڵی لە دەرەوەی وڵات لە ئەستۆ گرت و لە شاری پاریس نیشتەجێ بوو. لە ماوەی ساڵەکانی 1970 تا 1991 لە بوارە جۆرەوجۆرەکانی چالاکیەکانی کۆمەڵە و حەزبی کۆمۆنیستی ئێراندا هەڵسوڕاوانە بەشدار بوو. هاوڕێ حوسێن مورادبێگی ساڵی 1991 لەگەڵ دامەزراندنی حەزبی کۆمۆنیستی کرێکاری ئێران پەیوەندی بەم حیزبەوە کرد. لە ڕوتی پێشاتە ناوخۆیەکانی دواتری ئەم حیزبەدا کار و چالاکیەکانی خۆی لە حەزبی کۆمۆنیستی کرێکاری حکمەتیزدا درێژە پێدا. 12 ساڵ توشبوون بە نەخۆشی شێرپەنجە نێتوانی هەنگاوەکانی هاوڕێ حوسێن لە ڕێگەی خەبات لە پێناو ئارمانە بەرز و ئینسانیەکانیدا شل بکات و هاوکار لەگەڵ دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ نەخۆشیەکەی بە هەموو توانایەوە هۆڵی دەدا ئەو ڕێبازەی کە بۆ خۆی هەڵی بژاردبوو درێژە پێ بدات. کۆمیتەی ناوەندی کۆمەڵە بە بۆنەی ماڵاوایی لە ژیانی هاوڕێ حوسێن مورادبێگی لە ناخی دڵیەوە هاوخەمی خۆی لەگەڵ بنەماڵە و سەرجەم هاوڕێیان و دۆستانی و هەروەها هەموو ئەو کەسانەی کە هاوڕێ حوسێنیان دەناسی و خۆشیان دەویست دەردەبڕێت و خۆی بە هاوبەشی خەم و پەژاریان دەزانێت. یادی ئازیزی هاوڕێ حوسێن مورادبێگی بەرز و بەڕێز بێت و ڕێگای پڕێبوار. کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حەزبی کۆمۆنیستی ئێران 16 گوڵانی 1403 هەتاوی بەرابەر لەگەڵ 5 یاری 2024 زاینی. بەڵێ لەم بەشە ئەمیر پرسە و سەرخۆشی کۆمەڵێک لە هەڵسوڕاوانی چەپ و کۆمۆنیستی شاری بۆکان بە بۆنێ ماڵاوایی لە ژیانی هاوڕێ حوسێن مورادبێگی کە بۆمانی ناردووە ئەخوێنینەوە بەجاخ و پەژارێکی زۆرەوە هەواڵی مەرگی هاوڕێ تێکۆشەر و کۆمۆنیست کاک حەمە حوسێن مورادبێگی ناسراو بە حەمەسوور سیمای ناسراوی بەزوستنەوەی کۆمۆنیستی ئێران و یەکێک لە دامەزرێنەرانی کۆمەڵە دڵی هەمومانی هەژاند. ئێمە کۆمەڵێک لە هەڵسوڕاوانی چەپ و کۆمۆنیست و دۆست و لایەنگرانی کۆمەڵە و حەزبی کۆمۆنیستی ئێران بەم بۆنایەوە سەرخۆشی گەرمی خۆمان ئاراستەی بنەماڵەی بەڕێزیان و سەرجەم هاوڕێ و هاوسەنگەرانی ئەم ئازیزە دەکەین و خۆمان بە هاوبەشی خەم و پەژەرەیان دەزانین. بەرز و بەڕێز بێت یادی ئازیزی هاوڕێ حوسێن مورادبێگی و سەرجەم گیان باختکردووان ڕێبازی ئازادی و سۆسیالیزم لەلایەن کۆمەڵێک لە هەڵسوڕاوانی چەپ و کۆمۆنیست و دۆست و لایەنگرانی کۆمەڵە و حەزبی کۆمۆنیستی ئێران لە شاری بۆکان و ئاوایەکانی دۆروبەری بۆکان. بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنامەی هەفتەی ئێمە و بینەران زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندی تەلەفۆنی ئێوەن بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان حتمما پەیوەندیمان پێ بگرن و ڕابۆچوونەکانتان باس بکەن. زۆر سپاس بۆ ئەوەی کە تاکو ئێستا بینەرمان بوون تا بەرنامەیەکی دیکە ماڵەوە.